تەماشای ئاوی زەمزەمکەن و ئاوی زەمزەم کارەبا دەگەینە. بەڵێ سڵاو بەڕێزان، هەموو لایەکتان بەخێر بن، هیوادارم باش بن. کاتێک موسڵمانان خودی خۆیان ئیعجازی ئاوی زمزم بەدرۆ دەخەنەوە، ئەمە بەڕاستی جێگای گاڵتەجاڕیە. خودی خۆیان هاتوون ئیعجازی ئاوی زەمزم بەدرۆ دەخەنەوە و پێمان دەڵێن ئاوی زەمزەم سازگار نییە، پاک نییە، بەڵکو خەڵتی تێدایە. سەرچاو هەموو لایەکتان بەخێر بن. من ڕاستەکەی ئێستا ئەو ڤیدیۆم بینی دەست بەجێ گوتم وەڵامێکی دەمشتێنیان پێ بدەمەوە، چکە مەلا تڕوهاتەکانی کوردستان یاخود مەلاکان بە شێوەیەکی گشتی لە مەسائیلی فیزیا و کیمیا و بایۆلۆجی نازانن و بە حکمی ئەوەی نازانن لە گەوجێتی خۆیان دێن باسی ئیعجازی زانستی دەکەن سەبارەت بە شتێک کە نازان میکانیزمەکەی چییە و بۆچی ئەو مۆزوعە ڕوودەدا. و کاتێک باسی ئیعجاز دەکەن لەوەیەوە دەکەونە ناو کەمینەکە، پێمان دەڵێن کە ئاوی زەمزەم پیسە و پاک نییە. سەرچاو هەموو لایەکتان بەخێر بن، هیوادارم باش بن. ئەمڕۆ تۆزێک پێ بکەنن بە مەلاکانی کوردستان و ئەوەی جێگای سەیر و سەمەرەیە، ئەفەندیەکیش لای دانیشتووە و نازانم مایکرۆفۆنی بۆ گرتیە چییە و عینەکی لە چاوە و دیارە کەسێکی زۆر محتەرەمە، وەک دەڵێن زۆر محتەرەم دیارە، مەلایەکی ئەبوو ڕیشیش دانیشتووە لە دیاری باسی ئیعجازی زانستی ئاوی زەمزەم دەکا. دیارە من لە ڕابردوو قسە و باسم کردێ سەبارەت بە ئاوی زەمزەم، ئەگەر هەڵە نەبم 2 جار یا 3 جار ئیعجازی زانستی ئاوی زەمزەمم بە درۆ خستۆتەوە و تەنانەت ئاوی زەمزەم لە ئێستادا بوونی نەماوە، بەڵکو سعودی عەرەبیە مەسفایەکی داناوە لەسەر دەریای سوور و لە دەریای سوور ئاوی دەریای سوور کەوا خوێواویە دەردەهێنێ، تاڵە تەسفیەی دەکا و لە مەوسمی حەج پاڵی پێوەدەنێ لە ڕێگای بۆڕی ژێرزەوی بۆ خوارەوەی بیری زمزم بۆی ئاوەکە بوونی هەبێ و ئەو ئاوا لێکۆڵینەوەی لەسەر کراوە لەلایەن بۆ نمونە ڕێکخراوی ستاندەردی نێودەوڵەتی و هەروەها لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ئەو ئاوە پیسە و ئەگەر هاتوو مرۆڤ بە شێوەیەکی بەردەوام بیخواتەوە یاخود جاروێ بە شێوەیەکی وەقتی، ئەگەر هاتوو بە شێوەیەکی وەقتی کاتی بخۆیتەوە ئەگەری توشبوونت بە چەندەها نەخۆشی ڤایرەسی و میکرۆبی سەر هەڵدەدا، چونکە پڕیەتی لە ڤایرەس پڕیەتی لە میکرۆب. بەتایبەتی کاتە قرمتیەکان نزیک 300 ساڵ لە دوای مردنی موحەممەد هێرشیان کردە سەر کەعبە، بەردەڕەشەکەیان لێ کردەوە بە تەورداز و دەرگای کەعبەیان لێ کردەوە و بەردەڕەشەکەیان برد بۆ بەحرەین و هەروەها لە هەمان کاتدا نزیک بە 20 بۆ 30 هەزار حاجیان کوشت و تەرمی حاجیەکانیان فڕێدایە ناو ئاوی زەمزەمەوە. ئاوی زەمزەم پیس بووە، میکرۆبی تێدایە، بەکتریای تێدایە و هەروەها ڕێژەیەکی زۆر ئامۆنیای تێدایە یا پێی دەوترێت نایتریت ببورن، نایتریتی تێدایە کە دووبارە دەلالەت لە چی دەکا نایتریت؟ واتە نایتریت بریتیە لەو پاشەڕۆیانەی کەوا بەکتریا یا شتی گیاندار دەری دەدا. نایتریت واتە میکرۆب بوونی هەیە. ئەگەر نایتریت لە شوێنێکدا بوونی هەبێ، لە ئاوێک بوونی هەبێ، واتە ئەو ئاوە پیسە، بەکتریای تێدایە، میکرۆبی تێدایە و هەروەها زەرنیخ لە ئاوی زەمزەمدا بوونی هەیە. ڕێژەی زەرنیخ 3 بەقەت ڕێژەی ئاساییە و زەرنیخ دەبێتە هۆی سەرهەڵدانی چەندەها شێرپەنجە. هەر شێرپەنجێک کەوا ناوی دەهێنی زەرنیخ، ئێمە وەک دکتۆر دەزانین کەوا یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە ئەگەر هاتوو بۆ ماوەیەکی دوور و درێژ بخۆیتەوە. تەنانەت وڵاتە یاخود ئیماراتی عەرەبی ئاوی زەمزەمی قەدەغە کرد لەژێر ڕێنمایی World Health Organization واتە ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەروەها British Standard Agency کەوا لێکۆڵینەوەی کرد لەسەر ئاوی زەمزەم و تەلەڤیزیۆنی BBC بەرنامەیەکی دوور و درێژی کاتی خۆی ساڵەکانی 2000 بوو دانا سەبارەت بە ئاوی زەمزەم کە بۆی بەدیارکەوت ئەو ئاوا زۆر پیسە و سعودیە لە ئێستادا گوایە ڕێگای گرتیە لە دەرچوونی ئاوی زەمزەم، بەڵام درۆ دەکاتن. ئەمە ڕاستەکەیەتی بەڕێزان و ئازیزان، ئەو ئاوا زۆر پیسە، میکرۆبی تێدایە، نایتریتی تێدایە و هەروەها لە هەمان کاتدا زەرنیخ لەو ئاوا کە پێی دەوترێت ئارسنیک 3 جار لە چاو ئاوی ئاسایی، ئاوی بیرەکانی تر زیاترە و تەنانەت بۆ نمونە زەرنیخ لە هەندێک ئاودا هەیە، بۆ نمونە لە بەنگلادش کەوا یا لە هەندێ وڵاتی تر، وڵاتی ئاسیاوی
کەوا مسلمانن بۆنم لە ڕووی ئابوووریەوە لە دواون کەوا ئاوی بیر دەخۆنەوە زەرنیخ یەکێکە لەو ماددا یا لەو توخمە زیان بەخشانەی کە دەبێتە هۆی توشبوونی شێرپەنجە و هەروەها خاوبوونەوەی دەمارەکان لە کارکەوتنی دەمارەکان و تەنانەت دەور و کارکردی هەیە لەسەر پرۆسەی بیرکردنەوەی مرۆڤ بە شێوەیەکی نێگەتیڤ یا بە شێوەیەکی سالب وەک دەڵێن یا سلبی. ئەمڕۆ دەبەنگەکان هاتوون دەڵێن ئاوی زەمزەم کارەبا باشتر دەگەینێ لە چاو ئاوی تر، وەگوایە ئەوە ئیعجازی زانستیە و ئەوەی جێگای گاڵتەجاڕیە دەڵێن ئیعجازی زانستی قورئان، چکە لە قورئاندا ئاماژە بە ئاوی زەمزەم نەکراوە. قورئان ئاماژەی بە ئاوی زەمزەم نەکردیە، بەڵام دەڵێن ئەمە ئیعجازی زانستی قورئانە. سەیر و سەمەرەیە بەڕاستی، سەیر و سەمەرەیە. قورئان ئاماژەی بە ئاوی زەمزەم نەکردیە، دەڵێن ئاوی زەمزەم ئیعجازی زانستی قورئانە. ئەوە مەلاکانی کورد وابن قورمان بەسەر ئەدی دەبی موسڵمانانی تر چۆن بن. جێ بگرن هەر کەسێک فیزیا بزانێ، بۆ نمونە فیزیایی پۆلی پێنجی ئامادەیی دەڵێم ڕاستیەکەی من واوەتر ناچم، دەزانی ئاوی سازگار کارەبا کەمتر دەگەینێ لە چاو ئاوێک کەوا توخمی تێدا بێ یا ئاوێک کەوا ناسازگار بێ. بۆ نمونە ئەگەر هاتو بەراوردی ئاوی خواردنەوەی ماڵان بکەین بە ئاوی دەریاکان کە پڕیەتی لە خوێ، دەبینین ئاوی دەریا کارەبا باشتر دەگەینێ لە چاو ئاوێکی سازگار. و لە ڕوانگەی ئەوە موسڵمانان هاتوون، ئێستا با پێتان نیشان بدەم هینەکە ببورن لێرەدا دەبی ئەوە هینە با بخینە ئێرەوە کەوا هاتوون ئاوی زەمزەم ئەگەر هاتوو سیر بکەن دای لێبردنەکەم تۆزێک سەیری ئەو گاڵتەجاڕی سەرچاو بەخێر بن هەموو لە سەرچاو بەخێر بن. فەرموو ئەو ئەفەندیە دانیشتووە لێرە وابزانم نازم چێ تاقیکردنەوەکەی لەگەڵ دەکات، گوایە ئەوە تاقیکردنەوە دەکەن. فەرموو جێ بگرن. پێکەکان تەماشای ئاوی زەمزەم کەن و ئاوی زەمزەم قووەتی ئاوی زەمزەم لەگەر قووەتی ئاوی زەمزەم لەگەر ئاوی ئەعتیادی کووە. تاقیکردنەوەکە بریتیە لەوەی کە قووەتی ئاوی زەمزەم چۆنە و ئاوی ئاسایی کەوا خەڵک دەخواتەوە چیە. بەڕێزم ئاوی ئاسایی تەنها بریتە لە H2O، هیچ تری تێدا نیە. جاروەیە کلۆری تێدەکەن بۆی پاک بێتەوە ئەو میکرۆبانەی تێدایە بیکوژن. بەڵام رەدا هەروەک دەبینن مەلاجیان ئاوی خواردنەوەی ماڵان جاروەیە کلۆری تێدەکەن بۆی پاک بێتەوە، یا جاروەیە ئەوانەی کەوا لە بتڵ دەخۆیتەوە هیچی تێدا نیە، تەنها H2O'ە، نەخوێی تێدایە، نە سۆدیۆمی تێدایە، نە کلۆرای تێدایە. و بۆ زانیاریتان خوێ کارەبا خێراتر دەگەینێ لە چاو ئاوێک کەوا خوێی تێدا نییە. فەرموو ببینن جارشتر. هیوادارم هەموو لایەکتان بەخێر بن. ئێستا کە ئەو ڤیدیۆم زۆر کورت دەبی بەڕاستی، تەنها وەڵامێکی دەمشچێنیان پێت دەمەوە، چکە من چەند جاریتر ڕاستیەکەی لە ڕابردوو گوتم من داوا لە وەزارەتی ئەوقاف و هەروەها وەزارەتی خوێندنی باڵا دەکەم کەوا سەبارەت بە کۆلیژە ئیسلامیەکان. ئەو مەلایەنەی کەوا دەچن بۆ کۆلیژی ئیسلامی بۆی بن بە مەلا دەبێت نمرەیان زۆر باش بێت لە فیزیا، لە کیمیا، لە بایۆلۆجی، لە بیرکاری، چکە مەلاکان هاتوون دەستیان کردووە بە شتێک لە ژێرناوی ئیعجازی زانستی قورئان. و ناکرێت تۆ باسی ئیعجازی زانستی شتێک بکەی ئەگەر هاتوو شارەزایی نەبێ لە فیزیا، لە کیمیا، لە بایۆلۆجی و لە بیرکاری. بۆ نمونە هاتوون قسە و باز دەکەن سەبارەت بە ئیعجازی زانستی عەدەدی لە قورئاندا، کەواتە تۆ دەبێت لە بیرکاری باش بی. یا هاتوون بۆ نمونە باسی مەوزوعی میرات دەکەن یا میراث و دەقتان هەیە، لەبەرەوە دەبی تۆ لە بیرکاری باش بی. تۆ هاتووی باسی دروستبوونی بە بیگ بانگ دەکەی، دەڵێ لە قورئان ئاماژەی پێکراوە، کەواتە تۆ دەبێت لە فیزیا باش بی. تۆ هاتووی باسی بۆ نمونە ئیعجازی لەو بابەتە دەکەی، کەواتە تۆ دەبێت لە کیمیا شارەزاییت هەبێ. تۆ هاتووی دەڵێ وەلەقەد خەلەقنا من الماء كل شيء حي، واتە ئەمە ئەڵڵا دەڵێتن هەموو شتێکمان لە ئاو دروست کردیە، ئەوە بریتیە لە بیردۆزەی پەرەسەندن، کەواتە دەبی لە بایۆلۆجی باش بی. لەبەرەوە من داوا دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها وەزارەتی ئەوقاف لەمە و پاش ئەو کەسانە وەربگرن لە کۆلیژی شەریعە کەوا بەشی علمی تەواو دەکەن. ئەو کاتە گەرەنتیتان دەدەمێ کەسێکیان ناچن بۆ کولی شەریعە. ئەوانەی دەچن بۆ کولی شەریعەت دۆڕاوەکانی کۆمەلگان
کەوا 49 دەینن بە عبور پاڵیان پێوە دەنێن چکە هیچ کۆلیژیشتر قوبوڵیان ناکا بە ناچاری دەیبسن بۆ شەریعە و لەوێش چاریان ناچار دەبێتن کەوا داهاتوی خۆیان مسۆگەر بکەن لە ڕێگای مەلایەتی ئەژینا چۆن بۆ کەسێکی دەبەنگ و گەوچەیە کە بێباسی ئەجازی زانستی ئاوی زەمزەم بکە یاخود وەکو فاتە شارستانی جارێکیان باسی ئەجازی زانستی ئاسنی دەکرد دەگوت ئاسن لە خشتەی توخمەکاندا ژمارە 52 و ئیتر چێشی ئاسن 52 و نازانم چی لەبەرەوە من داوا دەکەم بەڕاستی جارێکی تر من نازانم چێ ئەوانەی کەوا سەر بە پارتین سەر بە یەکێتین هاوسۆزن لەگەڵ حکوومەتە قسە بکەن لەگەڵ حکوومەت بڵێن لەمە دووە تەنها دەبی بەشی زانستی ئامادەیی وەربژیرە لە کولیەی شەریعە چکە مەلاکان هاتوون دەیانەوێت قورئان بگونجێنن لەگەڵ زانست و بە ئەوی بیگونجێنی تۆ دەبێت باش بیکاکە گیان لە فیزیا لە کیمیا لە بیرکاری و هەتاوەکو دوایی نەک ئەوەی کەوابەی بە کەیفی خۆت قسەیەک بکەی کە دواتر قسەکانت ڕێک پێچەوانەی خۆتە هەروەک لەو ڤیدیۆی ئەمڕۆکەدا دەیبینن کە ئەم مەلایە هاتووە پێمان دەڵێ لە ژێرناوی ئەجازی زانستی قورئان پێمان دەڵێ ئاوی زمزەم پیسە بە کورتی مختصری بەڵام ئەوەندە دەبەنگە هەست بەوە ناکە ئەوەندە دەبەنگە هەست بەوە ناکاتن ڕێزم هەیە هەموو لایەکتان بەخێر بێن هیوادارم باش من ئێستاکە قسە و باس دووبارە دەگەڕێنەوە سەر ڤیدیۆکە فەرموو ببوور مەلاجان پێمان دەڵێ ئاوی زمزەم پیسە پێکەکات تەماشای ئاوی زەمزەم کەن و ئاوی زەمزەم قووەتی ئاوی زەمزەم لەگەر قووەتی ئاوی زەمزەم لەگەر ئاوی ئەعتیادی کووە ئەوە زەمزەمە ئەوەیان تەنچیە تەماشای تەنچیکەن تەماشاکە هیچ کۆد نییە کارەبای نییە کارەباکە تەماشای زەمزەمی کەن بینید ئەم بەڕێزان ئاوی تەنچی ماڵان ئاوی سازگارە کارەبا هێواشتر دەگەینێ چکە خەڵتی تێدا نیە توخمی سۆدیۆم و کلۆر و زەرنیخ و ئەو شتانەی تێدا نیە لەبەرەوە کارەبا هێواش دەگەینێ واتە سازگارە هەر ئاوێک سازگاربی کارەبا هێواش دەگەیەنێ ئەی بزانین ئاوی زمزم بزانین ئاوی زمزم سازگارە تەماشای زەمزەمی کەن بینیدەم ئەوە زەمزەم ئایچی پڕیەتی لە خەڵ ئەوە ئاوی تەنچی حەڵەکە 20 جاری کەدابنێ 20 جاری کە دایبنێ ئاوی کە هەنیە بەعاستەمە ڕژە قوتی ئاوی زەمزەم کە زەمزەم ئەوە دەلیلە لەسەرەوەی ئەمە و ئاوە زەمزەمەی لێرە تەوزیعی دەکەین ئەوە بەڕاستی زەمزەمە ئاوی تەنچی نییە فێرمان لێ نەکردینە ئایچی دەزانم نانا من دڵنیام لەوە ئەوە ئەجازی قورئان بە خۆتری دەرودەودا تەماشای ئیعجازی قورئانیشە لەگەڵ ئەوەش زەمزەم لە قورئان ئاماژەی پێ نەکرا بەڵام ئیعجازی قورئانە بەڕێزان سەلماندی مەلاجان بۆمان کە ئاوی زەمزەم پیسە خڵتی تێدایە زەرنیخی تێدایە و هەتاوەکو دوایی بینیدە باشە بینیدە خۆیان سەلماندیان ئاوەکە پیسە باشە خۆیان سەلماندیان ئاوی زەمزەم پیسە من بەڕاستی داوا دەکەم لە حکووم بانگەوازێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی وزە لە ڕوانگەی ئەو تاقیکردنەوەی کە مەلاکانی کورد کردیان کە ئاوی زەمزەم کارەبا دەخڵقێنی داوا دەکەم ئاوی زەمزەم لە سعودی عەرەبی بێنن و هەر ماڵێک تانچێکی پێ بدەن لە سەربانەکانیان دابنن بۆ تەولیدی هێزی کارەبا بە حکمی ئەوەی لە 27 ساڵی ڕابردوو خەڵکی کورد لە کوردستانی باشوور کێشەی کارەبایان هەبووە ئەو کاتە دەتوانین لە ڕێگای ئاوی زەمزەم کارەبا بۆ هەموو ماڵێک بەرهەم بهێنین لەگەڵ ڕێز و تەقدیر و حورمەتمان لەلایەن لیژنەی فتوای مەلاکانی کوردستان هەر بژین خۆشی مشەوەش کردیە دەڵەگەی سیرکە بەڕێزان خۆی کارەسات بێنی بەڵام بیری نەکردوتەوە مەلا بیری نەکردوتەوە چکە لە فیزیا نازانی چێشکەلەوەی لە فیزیا نازانی لێی بۆ بە ئەجازی زانستی باشە ئەجینا دەبایە بیشارێتەوە بەڕاستی یا دەبا فێڵێکی بکردبێت تۆزێک ئاوێکی پاشی بیناوە بگۆلباوە زمزمە سیرکە کارەبا
ناگەینی وەکو ئاوی دەریا لەبەرەوە ئاوەکە سازگارە بەڵام هاتووە ڕێک کارەساتێک کەوا پڕیەتی لە زەرنیخ میکرۆب نایتریت و تخمی تر پێمان دەڵێ بە فعلی ئاوەکە ناسازگارە پیسە وە خراپە بۆ خواردنەوەی مرۆڤ تێگەیشتن مۆزوعەکە چۆنە؟ بەڕێزان تێگەیشتن مۆزوعەکە فیزیایە من ئاوی دەریات بۆ دەینم دوو دەریا دێنن یەکەچیان خۆیەکەی زیاترە چڕیەکەی ئەوی تریان کەمترە دەبینی ئەوی چڕی زیاترە خوێ واوچی زیاتر تێدایە کارەبا باشتر دەگەینی باشە کارەبا باشتر دەگەینی ئەوەی شانی باسە مەلاجیان لە ڕێگای تاقیکردنەوە کە لە مزگەوت ئەنجامیدا پێمان دەڵێ ئیعجازی زانستی ئاوی زمزم واتە ئاوی زمزم پڕیەتی لە خڵت و پیسایی و مەلاجیان لەژێر ناوی ئیعجازی زانستی قورئان ئەم بابەتەمان بۆ تاقی دەکاتەوە لەگەڵ ئەوەش ئاوی زەمزەم لە قورئاندا ئاماژەی پێنەکراوە دەی با بەردەوام کاکەجان با بەردەوامی بەقەدر وردە دانێ ئاڵەکەی سێ ڕۆژێ دانێ قۆتم وەدیە نییە ئەڵبەتە نییە منی سێ ڕۆژدانی قۆت دیە ئەوە عەجازی ئاوی زەمزەمە جامەلا من شتێک لەگەڵ دەکەم ئاوی مقەتەر هەیە مقەتەر کەوا بۆ لە نەخۆشخانەکان بەکاربینە ئەسڵەن زۆر سستە گلۆپ هەر پێ ناکاتن زۆر سستە چکە زۆر سازگارە باشە زۆر سازگارە چکە میکرۆبی تێدانی و خەڵتی تێدانی و هیچ تێدانی زۆر سازگارە باشە زۆر سازگارە ناگەینی کارەبە هەر بە زەحمەت دەگەینی باشە سەرچاو بەخێر بن کە بەڕاستی ئەوە زۆر مهمە یەکێکە لەو ئەوانەی ماوەی زەمزەمی ماسووری بەلەو کێمە درێن ئاوی زەمزەم مامۆستا ئاوی زەمزەم چییە چ فەرقیە لەگەڵی تەماشای ئەو ئاوی زەمزەم الله ئەکبەر خۆشەویستانەوە چ معلوماتەکە دەشێری بکەن لای بکەن بگاتە هەم بڕوا بکە شێرم کرد هەر بڕوا بکە شێرم کرد لەبەر خاتری تۆ هەر بڕوا بکە ئێستاکە شێرم کرد لەبەر خاتری تۆ باشە شێرم کرد ئەی چۆن جارشتر گوێ بگرنەوە پێکەکان تەماشای ئاوی زەمزەم کەن و ئاوی زەمزەم قووەتی ئاوی زەمزەم لەگەر قووەتی ئاوی زەمزەم لەگەر ئاوی ئەعتیادی کووە ئەوە زەمزەمە ئەوەیان تەنچیە تەماشای تەنچیکەن هیچ نییە تەنچی فشەیە تەماشاکە هیچ خۆت نییە هیچێتان تەماشای زەمزەمی کەن لەبەرەوە سەیری مەلا بکەن لەبەرەوەی ئاوی زمزمی خواردەوە سەیری کە نووری لێ دەبارێ نووری ئاوی زمزم سەیریکەن نەتان بینیوە سیمای مەلا دەڵێ گلۆپی فسفۆرە گلۆپی شێستی ناها گلۆپی سەتی هەبوو کاتەوەی سەیریکەن نووری لێ دەباری بووە بە گلۆپ باشە بووە بە گلۆپ زەمزەمیکەن ئەوە زەمزەم ئەوە ئاوی تەنچی حەڵەکە بیزاری تێدادن ئاوی کە هەن نییە بەعاستەمە وایە ڕژە قۆتی ئاوی زەمزەمکە پڕی خڵتە زەمزەم ئەوە دەلیلە لەسەرەوەی ئەمە و ئاوە زەمزەمەی لێ ئەوە دەلیلە لەسەر ئەوەی ئاوی زمزم زۆر پیسە پڕیەتی لە خەڵت پڕیەتی لە توخمە قورسەکان بەڵێ چ لەبەرەوە کارەبای باشتر دەگەینی دەی تەوزیعی دەکەین ئەوە بەڕاستی زەمزەمە ئاوی تەنچی نییە فێرمان لێ نەکردیرە ئەوە ئەجازی قورئان بە خۆتری دەرودا سەیریکە دەڵێ ئەجازی قورئان لە قورئان ئاماژە بە ئاوی زەمزەم نەکراوە باشە ئێدەی بەقەدر وردە بەرامەڵ لێ دانێ ئاڵەکەی سێ ڕۆژێ دانێ قۆتم وەدیە نییە لێرە سێ ڕۆژدانی قۆت دیە ئەوە عەجازی ئاوی زەمزەمە کە بەڕاستی ئەوە زۆر مهمە یەکێکە لەو ئەوانەی ماوەی زەمزەمی ماسووری بەلەو کێمە درێن ئاوی زەمزەم مامۆستا ئاوی زەمزەم چییە چ فەرقیە لەگەڵی
ڕۆکو فەرقی نییە. الله ئەکبەر خۆشەویستانە سمعلوماتەکە الله دەشێریکەن لایکەن بگاتە هەمووسیەکان بەڵاوکەن و ڕۆژنامەنووس و تەلەڤیزیۆنەکە ئیشتان چییە؟ خۆیان بەڕێزان سەلماندیان لە ڕێگای ئەو تاقیکردنەوەی من دەستخۆشی لەو مەلایە دەکەم سەلماندی ئاوی زەمزەم پیسە و خەڵکی تێدایە لەبەرەوە کارەبا باشتر دەگەینی. خۆیان موسڵمانان ئەعجازی زانستی ئاوی زەمزەمیان بە درۆخستەوە. ئێستا من بم کرد بادیان گوت درۆ دەکەی ئەوە ئاوی زەمزەم نییە تۆهی ناوتە شتێکی ترە، بەڵام کاتێک مەلا خۆی کردی گوتی درۆشتان لەگەڵ ناکەم، بەڵام مەلات دەبەنگە نەیزانی کەوا بۆ نمونە بە نێگەتیڤ تاوە دەبێ باشە هەلەگەی هەر ناوەندێک ئازیزان تخمی قورسی تێدا بێ وەکو سۆدیۆم وەکو کلۆراید وەکو مەنگەنیز وەکو مەگنسیۆم وەکو کالسیۆم وەکو زەرنیخ کارەبا باشتر دەگەینێ. ئاوی سازگار کارەبا هێواشتر دەگەینێ. ئەمڕۆ مەلا نیشانیدا کە ئاوی زەمزەم پڕیەتی لە خەڵت پڕیەتی لە پیسایی باشە وەزانستش پێشووتر هەروەک ئاماژەم پێکرد British Standard Agency و World Health Organization لێکۆڵینەوەیان کردووە دەڵێن ئاوی زەمزەم پیسە پڕیەتی لە میکرۆب ڤایرۆس چکە نایترێتی تێدایە. نایترێت بریتە لەوەی کەوا لە ئەنجامی زیندە چاڵاکی میکرۆبەکان دروست دەبێ باشە و هەروەها زەرنیخی تێدایە کە تخمێکی زیان بەخشە بۆ مرۆڤ دەبێتە هۆی توشبوونی شێرپەنجە هێواش بیرکردنەوە سستبوونی دەمارەکان و هەتاوەکو دوایی ئەوە مەلاکان سەلماندیان ئەمڕۆ بۆ ئێوەی بەڕێز و ئازیز کە ئاوی زەمزەم خەڵت و پیسایی تێدایە لەبەرەوە کارەبا باشتر دەگەینێ لە چاو ئاوی ئاسایی کە خەڵک دەیخواتەوە و لەبەر ئەوە زیان بەخشە خۆیان سەلماندیان ئەمڕۆ خۆیان سەلماندیان چ بە ڕێزێک دەوێت قسە بکە شێرە سەنجاوی فەرموو لەسەر تەنی زامە و بەڕێزە توانی وەربگرێت لەسەر تەنیشدا بنێ زەحمە نەبێ سەعاتێک لەگەڵتان دەبم دواتر من کۆتایی بە لایڤەکە دێنم چکۆندە ناوێ هەدەفی خۆی پێکا. أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم أره هوي زرت زلاماني كردي مسلمان أي ملاجان نشاني نداء وكمان آوي زمزمي جوان بريتي لميكروبو نايترايتو زرنيخي زيان بخش بومروفكان لە ڕێگای زەرنیخەوە لە دەست دەدەن عەقڵی جوانتان تۆ بڵێ لەبەرەو ئاوە نەبێ گەمژەن هەر هەموو موسڵمانان صدق الشيطان العظيم. باڵێ بەڕێزان ئاوی زمزم پڕیەتی چه بەڕێزێک دەوێت قسە بکە ئەوە بەس ئەو بەڕێزە دەوێت بەس کامیرەی بۆ وەرناگیرێ چه بەڕێزێک دەوێت قسە بکاتم باشە میزی وشتر بێنە بەڕێزان کارەبا باشتر دەگەینێ چکە پڕیەتی لە سۆدیۆم و هین بابێ بەراورد بکە بە میزی وشتر ئەو کاتە بڵێ سیرکەن ئیعجازی زانستی میزی وشتر سیرکەن هەن چۆن کارەبا دەگەینێ سیرکەن کارەبا زۆر خێراتر دەگەینێ میزی وشتر باشە کارەبا زۆر خێراتر دەگەینێ چکە پڕیەتی لە ڕێگای میسکردنەوە ئازیزان
ئەو سۆدیۆمەی کەوا دەیخۆین کلۆرای دەیخۆین کالسیۆمی زیادە مەگنسیۆم هەتاوەکو دوای لە ڕێگای میزەوە دەریت دەینە دەرەوە واتە پڕیەتی لە تخمی قورس کارەبا زۆر بە خێرایی دەگەینێ باشە کارەبا زۆر بە خێرایی دەگەینێ باشە ئای موسڵمانان زۆر خراپتان لێ قەوماوە ئەو ڕۆژەتان ڕەش بوو کە تیادا دەرکەوت کەسێک بە ناوی پشتیوان عەبدوڵڵا پەڕ و باڵی ئاینەکەتانی کرد ڕیسوای کرد ئەڵڵاو حەمە و قورئان نیشانیدا بۆ خەڵکانێک کە ناکرێ ئەم ئاینە ئاینێک بێ ئای خودا و یەزدان بەڵکو تەنها دەکرێت لەلایەن شەیتانەوە بێ یا لەلایەن حەمەی کوڕی ئامەجیان بەڵێ بەڕێزم ئازیزان ئەوە مەوزوعەکە فیزیاییە بڕۆن فیزیا بخوێنەوە دەتوان ئەوەی عەرەبی بزانێ یا ئینگلیزی بزانێ بنووسن the best media for electricity conduction یعنی باشترین وەسەط بۆ گەیاندنی کارەبا پێتان دەڵێ مۆزوعەکە بەسیتە یعنی زۆر بەسیتە من لە پۆلی پێنجی سەر ببورن ئامادەیی کاتێک فیزیام خوێن من زۆر حەزم لە فیزیا بوو ئەو کات فیزیا ریاضیات بایۆلۆجی کیمیا و کاتێک پۆلی شەش تەواوم لە هەر چوار مادە سەتم هێنا من حەزم دەکرد بچم بۆ کۆلیژی ڕاستەکەی من حەزم لە دوو شت بوو ئەگەر تۆزێکی نەبێ یەکەشان دەمویست ببم بە ئەکتەر هەرە بەجددی دەمویست لە بواری ئەکتەر باوکم ئەوەی قبوڵ نەبوو لەبەرەوە علمیم هەڵبژارد کاتێک علمیم هەڵبژار دەمویست بچمە بەشی فیزیا لە کۆلیژی زانستی یا ماتماتیک جاروێ کاتێک دەرەجە دێنی دەرەجەی باش باوکم گوتی لە هەموو عەشیرەتەکەمان دکتۆر نییە تۆ دەیویستی بۆ کۆلیژی پزیشکی ئەوە بچم بۆ کۆلیژی پزیشکی و من یەکەم کەس بووم لە عەشیرەتەکەمان وەک دەڵێ بووم بە دکتۆر باشە بەڵێ کاک شێرە بۆتم ناردەوە جاری فەرموو بەڕێز سەرچاو بەخێر بن هەموو لایەکتان بەخێر بن بالفعل دەوری حەمەم دەبینی بڕوا بکە دەمەگوت با فلیمێکی ئێمە دەرهێنەری کوردمانیە هەمویان جەبانن تەنها بۆ نمونە تۆ بچی مەوزوعی هەر یەکێک لەو غەزوانەی محەممەد کردوویەتی دەتوانی یا ژیانی محەممەد بکەی بە موسەلسەلێک بیکەی بە 200 جزئەوە 200 بەش هەمووی کارەسات بە دیار دەکەوێت کە تێیدا چی کردی و چی نەکردی بەڵام ئێمە بەداخەوە دەرهێنەرمانە و ڕەنگ بێت دەرهێنەریشمان هەبیتن بارودۆخە کەس کۆمەکی نەکا لە ڕووی مالیەوە چکە فلیمێکی لەو بابەتە پێویستی بە کۆمەکی ماڵی زۆر هەیە بۆی بیکا بە فلیم نییە بەداخەوە جاری سێم بۆت دەنێرین کارە سنجاوی جاری سێم فەرموو چ بە ڕێزێک لە هاوڕێیانی خۆمان دەیانەوێت قسە بکەن تەوەر ئەو وەریگرت ئەلۆ ئەو کاتە باش سەرچاو هەربژیت فەرموو دەنگم باش دکتۆر جان زۆر باشە فەرموو بەتم قسە ناکەم هەیە داوای لێ بردن دەکەم ئەگەر ئەمن نازم دەناسیەوە یان نا ئەمن برای نارۆ جەلا شێرێم سەرچاو پێخۆشحاڵم ئەمن شێرزاد کورا من یەک گەڕەکی نینەدی ئەمن کەسی برای ئەی چۆن گەڕەش کووران قوربانی چاوتم ئەمن لێستا لە کەنەدامە قوربان جان ئەوە ئەمن بەڕاستی شتەکانی زۆر جوان بە ڕێکپێکی ڕوون دەکەیەوە بەڕاستی دەست خۆشبی ئەم سوپاس دەکەم ئەمن مەمنونم یانی بابرین شاناز دەکەم کە وەکو کوردێک بەڕێز لە چێشتوبە لە هەڵکەتیەکە ئەوها وەکو یونزڕاویش ئافرین ئەو قڕوتر پاوەش چخەکی عەزیمێ دەرچووە
خەڵکی زۆر بەتوان لێ دەرکران بۆ زانیاری گەڕەکێکی شۆڕژێر بوو زۆر شانازی دەکەم کە بەس گەڕە چکوران تا ئێستا 26-27 دکتۆری هەیە بە تەنیا بەس گەڕەکەکەمان بەڵێ بەڵێ ئەمیان شێرزاد حەسەن هیمداد حوسێن ئەو شاعیرە باشەکە ڕێز و حرمەتێ بەڵام زۆر خۆشحاڵم کە خاوەنی بەڕێستم و خاوەنی عەبدوڵڵا جەلانم و خاوەنی ئەو بەردەوامێکیان کوردیان بۆ پێشەوە برد و بەردەوامیت پێشوان ئەمن دەمەوێ کوردی من تێبگا کە بەڕاستی دین ئەمە بەدوا دێخی ئەمە سەرکوب دەکا ئەمە ئەنفال دەکا ئەمە دەکوژی و دەبڕی و دەستێنی ئەوە هەموو دین و مالێ دەکا ئەربژیت ئەو دینەی عەرەبی بالۆ عەرەبان بی ئەمە ڕێزیان دەگرین سەرچاوم کەیف خۆتی بەڵام نێ بە ناوی دینەکەی بێ من بکوژی و سەرم بڕی ئەمەش بە دویان کەوین ببینە پشتگیریان وان یان ببینە پاشگۆی وان ئەمە دەبی دەگەڵ ژیان بڕین ژیان چۆنی دەوێت هیوادەکەی ملەتەکەی من بەدی دینی ئیسلام نەکەی بەدی ڕاستی بەدی باشی بکەوی هەتا بتوانین وڵاتێکی جوان لە خۆمان پێک بینین بە ڕێکپێکی با ملەتەکان کەش لە ناومان بژین بەڵام ئێمە بەڵا دەست بین ئێمە خزمەتیان دەکەین وەکو خۆمان یعنی بە یەکسانی کورد زۆر یەکسانی دەبینم کورد زۆر ڕێکپێش دەبینم ئەگەر بە ڕێکپێشی وڵاتێکی جوانی هەبی ڕاستی شتی جوان دەکا بەڵام ئەو حکومەتەکەی سایتمان ئی خۆمان نییە چێ خاوەنی خۆمانی نەزارێ خاوەنی زلهێزەکانین خاوەنی دەوروبەرمانین هیوادارم کورد بگاتە وشار بیتەوە وەکو بەڕێستان وەکو چەندین بەڕێز وەکو بەڕێزت ئەوها وشاری بکە و خۆمان پێڕابگەین و بتوانین وڵاتێکی جوان بە خۆمان جێبەجێ بکەین خۆشحاڵم کە ماوەتدا پێم هەردوو چاوت ماچەکەم ڕێز و حرمەت خۆشەویست بۆ هەموو بەڕێزەکانی وەکو تۆ نمونەت زیاد بی هەر چاوت ماچەکەم کاکەجان خەڵکی یەک گەڕاچین لەگەڵ کاک نەهرۆ جەڵاشێرەوە ئەوە برای کاک نەهرۆیە و من لە گەڕەشی کوران سەرڕێگای مەغمور لەدایک بووم و لەوێش خوێندنی سەرەتایم تەواو کرد لە قوتابخانەی بابەتاهیری هەمەدانی دواتر بوو بە قوتابخانەی زانیاری و ئامادەیم لە قوتابخانەی سەربەستی و ئەو گەڕەکە بەڕاستەکەی گەڕەکێکی هەژار نشین بوو بەڵام گەڕەکێکی شۆڕژێر بوو زۆر شۆڕژێر بوو و ئەکتەری باشی لێ بەدیار ناوی هەندێکم لە بیر نەمایە و ئەکتەرانەی کەوا خەڵکی ئەو گەڕەکە بوون دانەیەکیان چەند ساڵێک بەر لە ئێستا کۆچی دوایی کرد خۆ ناوی چی بوو ئەکتەر گۆرانی بێش لە یاری تۆپی پێ ئەو کەسەی بۆ نمونە بە ناوی کەسێک بوو بە ناوی کاکولیا عەبدولخاڵق بوو گۆڵچی نادی هەولێر بوو ئەوە هەر ڕەفیقمان بوو دراوسێمان بوو نووسەر ڕووناک بیر سیاسەتمەدار هەمیشە لە گەڕەکە هەژار نشینەکان سەر هەڵدن بزان چ بە ڕێزێشتر دەوێتن قسە بکاتن بۆی فەرم و بابەت ئەوەی جارێشتر گوێ بگرنەوە تەماشای ئاوی زەمزەم کەن و ئاوی زەمزەم قووەتی ئاوی زەمزەم لەگەر قووەتی ئاوی زەمزەم لەگەر ئاوی ئەعتیادی کووە ئەوە زەمزەمە ئەوەیان تەنچیە تەماشای تەنچی کەن قووەتی نییە تەنچین چکاوەکەی تەماشاکە هیچ قووەت نییە هیچێتان تەماشای زەمزەمی کەن چەند بە قووەتە چکە پیسە و خەڵتی تێدایە سەیریکە ئەوە زەمزەم ئەوە ئاوی تەنچی 100% هاوڕای حەڵەکە بیزاری تێدابوو نانە بیجاری ناوێ ئاوی کە هەن نییە بەعاستەمە تەماشا قووەتی ئاوی زەمزەم کە زەمزەم ئەوە دەلیلە لەسەرەوەی ئەمە و ئاوە زەمزەمەی تەوزیعی دەکەین ئەوە بەڕاستی زەمزەمە ئاوی تەنچی نییە فێرمان لێ نەکردینە ئەوە ئەعجازی قورئان بە خۆتری دەروودەودا ڕۆژای بە خۆ دەروودەودا بەڵام ئەوە لێدانێ ئازەکەی سێ ڕۆژێ لێدانێ خۆت ئیعجازی قورئانە لەگەڵەوەش قورئان ئاماژەی بە زەمزەم نەکردێ مشکلە نییە و بەڕێزان لێرەدا هەر وەک دەبینین جارشتر بۆ ئەو بەڕێزانەی ئێستا هاتن ئەگەر ئاوێک سازگار بی بۆ نمونە ئاوی مقەتەر بێنە کە ئێمە بۆ مەسائیلی پزیشکی بەکارین کارەبا باش ناگەیەنێ چونکە سازگارە خەڵتی تێدا نییە تخمی قورسی تێدا نییە تەنها H2O
بەڵام ئەگەر ئاوێک خەڵکی تێدا بوو تخمە قورسەکانی تێدا بوو وەکو سۆدیۆم، کلۆر، کالسیۆم، ئاسن، مەگنزیۆم، هەتا وەکو دوایی ئەرسنی گواتە زەرنیخ کارەبا خێراتر دەگەینێ. واتە مەلا بۆمان دەسەلمێنی ئاوی زەمزەم ئاوێکی سازگار نییە بەڵکو خەڵکی تێدایە. باشە؟ خەڵکی تێدایە. با بەردەوام بین. لێرە سێ ڕۆژدانی کۆدیە وای ئەوە عەجازی ئاوی زەمزەمە کە بەڕاستی ئەوە زۆر زۆر مهمە. یەکێکە لەو ئەوانەی ماوەی زەمزەمی ماسووری بەلەو کێمە درێن ئاوی زەمزەم مامۆستا ئاوی زەمزەم چییە؟ چ بەڵقەیە دەگەڕێت تەماشای ئەو ئاوی زەمزەم. وای الله أكبر خوش شويستانو چ معلوماتەکە دە شەیری بکەن لای بکەن بگاتە هەمووشیەکان بەڵاو بکەن و ڕۆژنامە نووس و تەلەڤیزیۆنەکە ئیشتان چییە؟ پێکەکان من بڵاوم کردەوە مەلاجیان خەمی ئەوەت نەبێ. باشە لە ژێرناوی ئەعجازی زانستی بۆیان سەلماندین ئاوی زەمزەم پیسە، خەڵتی تێدایە و بالفعل زەرنیخی تێدایە سەرچاو. باشە الله ئەکبەر الله ئەکبەر خدا زەبەلاحە خدا زەبەلاحە. ئەمڕۆ مەلاکانی کوردستان فەرمان دەکەن فەرمان تاقیگای فیزیاییان بردۆتە ناو کونجی مزگەوتەکان بۆ سەلماندنی ئەعجازی زانستی ئاوی زمزم و بۆ ئێمەیان سەلماند کە ئاوی زمزم پڕیەتی لە خەڵت پڕیەتی لە پیسایی لەبەر ئەوە لە چاو ئاوی خواردنەوە و سازگار کارەبا خێراتر دەگەیەنێ. باشە هیوادارم تەلەڤیزیۆنەکان بڵاوی کەنەوە، بەڵام تەلەڤیزیۆنەکان تۆزێک شەهامەتیشتان تێدابی پەیوەندی بە کەسانێکی وەکو ئێمە مانا بکەن بڵێن فەرم وەرە بۆمان ئەوەتە ئەعجازی زانستی بۆی وەڵامێک بدەینەوە. باش نییە؟ بڵێنەوە ئەعجازی زانستی ئاوی زەمزەم باش نییە؟ سەیرکە باش باشە ناکاک ئەتا مەوضوعەکە یەک شتە ئازیزم، ئاوێک کەوا خەڵت و پیسایی تێدابی تخمی قورسی تێدابی کارەبا باشتر دەگەیەنێ. ئەمڕۆ مەلا سەلماندی ئاوی زەمزەم پاک نییە، خەڵتی تێدایە تخمی قورسی تێدایە و لێکۆڵینەوەی زانستی لەلایەن World Health Organization ڕێکخراوی تەندروستی جیهانی و British Standard Agency واتە ڕێکخراوی ستاندەردی بەریتانی سەلماندیانە ئاوی زەمزەم پڕیەتی لە زەرنیخ. زەرنیخ تخمێکی قورسە زیان بەخشە بۆ مرۆڤ و پڕیەتی لە میکرۆب. باشە و مەلاش هاتووە هەماشت دەسەلمێنی. باشە هەماشت دەسەلمێنی. تا مۆزوعەکە دارین فەرموو. ئەم کاتەوە کاتێک کە باش سەرچاو بەڕێزم سپاسمان بۆ مەسەلەی ئاوی زەمزەم الله وەکبەر الله وەکبەر بڵاوی کەنەوە شێریکەن. هیوادارم کە ئۆرگەنایزیشنێک لە کوردستان ڕێکخراوێک لە کوردستان ڕێکخراوێک کە بۆ چالاکی تەندروستی مرۆڤ یاخود ڕێکخراوێک وێ کە بەرگری لەو مادانە بکا کە ئەخرێتە لەشی مرۆڤ بۆ لە کوردستان چ لە خواردنی ئەکسپایرد چ لە ئاوی زەمزەم چ لەم جۆرە شتانە لە میزی خوشتر کە هێنرێ لە شیری خوشتر کە ئەفرۆشرێ. هیوادارم ئەم ڕێکخراوە هەستن بە دراسەکردنی ئەو ئاوانەی کە ئەخرێتە لەشی مرۆڤ. دراسەکراوە ئازیزم دراسەکراوە خۆتۆ World Health Organization ڕێکخراوی تەندروستی جیهانی لێکۆڵینەوەی کردیە دەڵێ پیسە. British Standard Agency ڕێکخراوی ستاندەردی بەریتانی لێکۆڵینەوەی تێر و تەسەلی سەرکرێت دەڵێ پیسە و زیان بەخشە و دەبێتەوە هۆی سەرەتان دەبێتەوە هۆی لەناوبردنی دەمارەکان. یعنی پێویست ناکە دووبارە تۆبەی لێکۆڵینەوەی لەست. ئیمارات قەدەغەی کردووە بۆ نمونە. باشە ئیمارات قەدەغەی کردووە
باشە من لەو تۆ پێویست ناکە کەڵێنەوە لەسەر ینی دووبارە تاقیکردنەوەی لەسەر بکەیت بەڵام من نازانم وەزیری تەندروستی چی دەکات لە کوردستان پرسیاری من ئەوەیە چۆن ڕێگە بەم سەخاوەتە دەدا بمبەخشە دکتۆر ئەوە ناکە بێن شیکاری ئاوەکەکەن و چ مادەیەکی تیا دووبارە بەڵکو بێن لێپرسینەوە بکەن لێپرسینەوەیە کە ئەم ئاوە نەهێنرێتە کوردستان کە نەفرۆشرێ بە خەڵک جا خۆگەروا بە دکتۆر ئیتر بۆ کوردستان گلەی یەکەن ئەڵەن کارە بامان نییە هەرکە ئاو بڕاد و وار بخەن ئاوی زمزمۆستان بەخشە داوای لێ بردنەکە نه ئەڵبەتە ئەوە سەرچاوی کارەباکە هیچ کارەبای طبیعیەکی ناویەتی بەڵام پسراندویەتی ئەو سەر و ئەو سەری کارەبا دەیخاتە ناو ئاوەکە بزانی کامەیان کارەبا خێراتر دەگەینی هەروەک دەبینی ئەگەر ئاوێک سازگاربی بۆ نمونە ئاوی مقەتەر بێنە دەبینی کارەبا زۆر هێواش دەگەینی زۆر سز دەگەینی بەڵام ئەگەر هات و ئاوێک خێواوچی تێدابی یا هەر توخمێکی تری تێدابیتن دەبینی کارەبا خێراتر دەگەینی ئەمڕۆ مەلا سەلماندی کە ئاوی زمزم ئاوێکی پاک و سازگار نییە بەڵکو خەڵکی تێدایە بڵێ ئەو دکتۆر باسی کارەباکە نەکردو کە لە کوێ ناوەیەکی یەک پاتری بێن و پەرداخی ئاوی زمزم و یا ئەڵاویە عەلیلەی دانە و چۆر گڵۆب داگیرسێنە بەڕاستی دکتۆر وەکو تۆش باسە کرد و ئەوە شتێکی ڕاستیشە ئەو جۆرە مادانەی ئەو جۆرە کانزانەی کە لە ڕێگەی ئاوە ئەچنە جسمی مرۆڤەوە هەندێک کانزا هەیە کە جسم ناتوانێت بە تەبیعی دەری کات ئەبێتە هۆکاری نەخۆشی لە هەرچی وڵاتانی جیهانە کاتێک کە ئاوێکی پیس مرۆڤەکان ئەیخۆنەوە ئەچن وڵاتەکان دوای ئەو پاشی ماوەیەک سەرچاوی ئەو ئاوە پیسە سوء ئەکرێ جا ئەگەر کورد بێت و ئەمەنەی ئاوی زەمزەم خواردۆتەوە لە بۆ پیرۆزی ئەگەر بێت و هەمووی بکەونەوەیەک و هەستن فەحسی خوێن و دار و بەر بکەن بزانن کە هەندێک لەو نەخۆشیانە بەهۆی ئەم ئاوە تووشیان بۆ دڵنیا بێ ئەو پارەی کە یاویانە بە حەد چەند ساڵ ئەتوانن لە مەکە و مەدینەی وەرگرنەوە لەو بەردەڕەشەی وەرگرنەوە ئەمە یەکەمیان دووەمیشیان ڕاستەکە مەلا عەلی بەکەڵ العەفو یعنی کەڵک ئەبێ ئێمە فەرموو من ئەوە بۆ دەخوێنەوە فەرموو ئەوەتە باشە pure water contains very few ions واتە ئاوی سازگار تخمی یا واتە واتە تخم زۆر کەمی تێدایە so it does not conduct electricity very well لەبەر ئەوە کارەبا باش ناگەیەنێت when table salt واتە کاتە خوێی ماڵان is dissolved in water لە ئاو دەتوێندرێتەوە the solution conducts very well ئەو کات کارەبا باش دەگەیەنێت because the solution contain ions the ion come from the table salt ئەمە تاقیکردنەوەی کوڕەکەم دەزانی کەوا بۆ نمونە سێ متەوەسەیە کوڕەکەم ئەو مەوضوعە دەزانی بەڵێ هیوادارم کە وەکو مەلا عەلی کەڵک وتی ئێمە ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکان تێگەێنین بەڵام بە شێوەیەکی کە بەو شێوێ ناکە و ئەوێ بڵێ ئەڵڵاهو ئەکبەر ئیعجازی ناو قورئان وەکو جەنابەت ئاماژۆ پێکرد ئاوی زمزم لە قورئاندا نەهاتووە بەڵکو باوەی کە مرۆڤەکان هۆشیارکەینەوە کەم ئاوە نەخۆن هیچ ئاوێک نییە کە تۆ ئەڵە بۆ نەخۆشی چارەسەرێکا دیارە چارەسەری ئەو نییە خەڵکە لە پیرۆزە نەخۆشی چارەسەرەکە دیارە تەختێکە نەخۆشەکە تەختەکە نەخۆشەکەی چارەسەر کردەوە تەختی کرد ئەڵە یا تەختمان کە یا پاکمان کە یا چاکمان کە یا پاکمان کە پاکی کردەوە دکتۆر ینی بەڕاستی سەیرەکەی خاتون سەیرگا من ئاماژە دەکەم بە ساڵی 85 ئەگەر هەڵە نەبم 85 وابزانم 85 بوو من کاتێک فیزیام خوێند ئەو کات دەمزانی باشە کاکە گیان ئەو ناوەندەی کە خوێی تێدابی توخمی تێدابیتن کارەبا باشتر دەگەینێ من ئەوەی باسی دەکەم مەبەستم 32 ساڵ 33 ساڵ بەر لە ئێستا تەسەوەرکە 33 ساڵ بەر لە ئێستا کەچی 33 ساڵ دواتر هاتون خەڵک دەگەوجێنن لە ڕێگای ئەمە وە خۆی بۆ خۆیان کارەساتە پێمان دەڵێن ئاوی زمزم پاک نییە پیسە خەڵکی تێدایە فەرموو بەداخەوە دکتۆر کە بەڕاستی هێڵت دیپارتمنت یاخود بڵێن وەزارەتی تەندروستی لە کوردستان ئیش ناکات وایە دیراسەی لەسەر کراوە لە عالەما بەڵام
وەزارەتی تەندروستی کوردستان بە هیچ شێوەیە کۆنتڕۆڵێکی زۆری نەخستۆتە سەر ئەو جۆرە خواردانەی کە هێتە کوردستانەوە یاخود ئەو ئاوانەی کە ئەفرۆشرێ یا ئەو خواردانەی لە کوردستانە فرۆشرێ یاخود زۆر شت هەیە کە ئابێتە هۆی زیادبوونی نەخۆشی شێرپەنجە زۆر ئەم جۆرە ئاوانە کارەساتە خۆکانە بەڕاستی دکتۆرەگە تۆ بێت و بە ڕێژەیەکی زۆر بێتە کوردستانەوە ئەزانین تووشی ئەو مناڵیش تووشی ئەوە کە لە کاتی لە دایکبوونە ئەگەر دایکەکە زۆر کاتە ئەو ئاوە بخواتەوە مناڵەکەش تووشی چەند جۆرێک نەخۆشی ئەبێ لەگەڵ لە دایکبوونیە هەر لەگەڵ لە دای هەر لە ناوسکی دایکەکە وچکۆ ئەویش ئەبزۆرفی ئەو مادانە ئەکا لە سکی دایکەکەیە وەکو کە ئافرەتێک دووجانە بێ ئەڵەن ماسی زۆر مەخۆ ماسی وەبزان مادەی زینکی زۆرتیا دکتۆر زینک ئەبێتە هۆی مناڵەکە زۆر جوان نەبیستێ یعنی بە مناڵیش مناڵ زۆر ئەبێ ماسی بەڕێژە بیتێ نەک زۆر چکە زینکی زۆر زۆرتیا بەکەڵک نایە بۆ مناڵ زۆر زینگ نییە وابزانە کوپەر و هەندێک مادەی ترەکەەوە باش نییە بۆ لەشی مرۆڤ زینگ نییە زینگ سوودی هەیە بۆ لەشی مرۆڤ بەڵام بە ڕێژەی پێویستی خۆی بەڵێ بە پێویستی خۆی بەڵام وابزان بۆ کۆرپەلە زۆر نابێت هەیبێت وایە چونکە کە لێرە دووگانە بێ ئەچیتە بڵێن کتێبێکت هێنە کە چی بخۆی ئەو مادانەی کە هەندێک ینی بانەڕۆنە سەر ئەوە زۆر من وەکو دایکێکە خوێندومەتەوە نەک وەکو دکتۆرێک یاخۆ شارەزاییەک لە بوارە ئەوەی کە پێت ئەڵێن ینی بەڕاستی گوناحە نەوەیەک دروست بێکردنەوەکە بە بۆنەی ئەوەی کە ئێمە دیسیژنێکەکەین یاخۆ هەڵبژاردنێکەکەین ئەوانیش ئفێکتی لەسەریان هەبێت ینی ئفێکت عنی چی بە کوردی کار کرد کار کاتە سەرنەوەی داهاتوومان ئەگەر تێبینی کە لەم ویلاتەی کە منی تیاژی جایدێک ئاوەکەیان کەنتەین بۆ بە مادەی زۆر مادەیەکمانەیە ئەمە فۆلک ئەسید زۆرە خەنە ئاوەکەمانەوە بە ڕێژەیەکی زۆر لەگەڵ چەند ئیتراتیان کردبوو ساڵی هەفتاکان موالیدی هەفتاکان لێرە زۆر ئفێکتی لەسەریان هەبوو هەتا ئێستا حکومەت هەندێک لەوانەی کە ئفێکتی مناڵەکان ئفێکت بووە لەسەریان ئەبێ هێڵت ئینشۆرانسیان فری بێت زۆریان خراونە سەر دیسەبڵەتی لە بەرەوەی ئەو مناڵانە زۆربیان تەواو دەرنەچووە ینی حکومەت یاخود ڕێکخراوی ئاو لێرە سەر بە حکومەت نییە ڕێکخراوی ئاوەکە بەرپرسیارەتی خۆی دەربڕی لەوەی کە ئاوەکەیان پاک نەبووە یعنی ئاوی پاکیش زۆر زەڕورە چونکە لە تۆ هەرچی شتێکە خۆی زۆربەی ئاوە خواردنەکە ڕێژەی کەمترە لە خواردنەوەی لە شلەمەنی کە ئەی خۆی تۆ ڕۆژانە حەز ناکەم لەوە زیاتر درێژەی پێ هیوادارم بەو شێوەیە ئێمە بیگەینە ڕاگەاندنەکان کە ئەمە زەرەری هەیە بەو شێوەی کە بڵێن ئەڵڵاه وەکبەر ئیعجازە کاتێکی خۆش هەربژی زۆر سپاس بۆ بەشداری ئەزەربەیەکی کوشندەیە لە خۆیان بۆمانیان سەلماند بۆ نمونە ئاوی زمزم پیسە بە کورتی مختصری سلماندی مەلاجان ئاوی زمزم پیسە بەڵام دەبەنگە ئاوا بیری نەکردوێتەوە بەو شێوەی کەوا ڕوانگەی فیزیاوە لە ڕوانگەی فیزیاوە خۆشتان دەتوانن کاکە بچنە سەر یوتیوبیش سەدەها ڤیدیۆ هەیە کەوا بەراورد دەکە لە نێوان ئاوێکەوە خۆی تێدانە ئاوی مقەتەر لەگەڵ ئاوی خواردنەوە لەگەڵ ئاوێک بڕێ خۆی تێدایە ئاوێک کەوا خۆیەکی زۆری تێدایە هەتا وەکو دوایی ئەمانە ببورن ئەوی تۆزێک بابینم بۆ ئێرە ئاش ملەتی کورد ئای ملەتی کورد ئای ملەتی کورد زانەوە ئەو ڤیدیۆی ئەگەرەوەی بۆتان لێبڵێم یەک دەقە سامەگە بەڕێزێک چ بەڕێزێک دەیەوێتن سەر چاو بەڕێزان بەخێر من چ بەڕێزێک دەیەوێت قسە بکە
In this program of the series of public health engineering, we shall see as how do we measure conductivity of water. Conductivity of water or a solution is the property by virtue of which the current is passed through it. The ions in the dissolved form present باز دەکە والحاصل چۆن کارەبا as carrier of electrons. دەڵێ لە ڕێگای ئلکترۆنەوە More the number دەگوێزرێتەوە. of ions dissolved, more will be the value of conductivity. دەڵێ ئەگەر هاتو ئاوەکە ئلکترۆنێکی زۆری تێدا بوو واتە تخمێکی زۆری تێدا بوو ئەو کاتە واتە خڵتی تێدا بوو ئەو کاتە کارەبا خێراتر دەگوێزرێتەوە. Conductivity is measured in terms of micromoles per centimeters, or a bigger unit is millimoles per centimeter. Another unit of measurement is millisiemens per meter. ئەوانە گرنگ نیە بڕۆ. The instrument used to measure conductivity is called conductivity meter. It is a simple instrument based on دەڵێەوە جیهازێکی ساکارە بۆمان دەژمێری کە کامە ئاو کامە شلە کارەبا باشتر دەگەینن والحاصل با بڕواتم بزان. principle of potentiometry. کورەوەرە سەر تاقیکردنەوەکان تااقەتی We ئەومان. also need to have a conductivity cell per centimeter or 1 millimole per centimeter at 25 باش. Deionized water واتە ئەوەی ئایۆنی تێدانە. degrees centigrade. Alternatively, dissolve 0.7456 gram of anhydrous potassium chloride dried for 1 hour in 1 liter ئەوەتە دەڵێ کاتە خوێی زیاد دەکەیت بزانە بڕی خوێیەکە زیاد دەکەی کارەباکەی زیاد دەکات. of deionized water. This solution has conductivity of 1408 microsiemens per centimeter or 1.408 millimoles per centimeter. So we take the standard KCl solution ئەوەتە ئەوە خوێی تێدایە of concentration مەهەن 1 KCl. millimole per centimeter. On measuring its conductivity, ئەوە ستاندەرد باشە. the displayed value is 1.003 millimoles per centimeter. This is very close to the value 1, so therefore we can say that the instrument is calibrated rightly. Okay. Now in case of any discrepancy, the conductivity cell would require platinization, and the cell is in synchronization with the instrument, and simply dip the cell in it, put the instrument in Morse so the meter is displaying 0.331. So this indicates that the reading is in low range. So to get better accuracy, والحاصل ئەو جیهازە هەیە کەوا هەروەک پێشتر پێم وتن دەری خوێواوک باشە ئاوی دەریا خێراتر کارەبا دەگەینی باشتر کارەبا دەگەینی باشە وار ئاوێک کەوا پیس بێ خڵتی تێدابی خڵت کە بریتێ لە تخم ئەو کاتە کارەبا باشتر دەگەینی مەلا لە ڕێگای ئەم تاقیکردنەوەی ئەمڕۆ سەلماندی کە ئاوی زمزم ئاوێکی پیسە و ئەوە باشترین بەڵگە بوو. میوان سندی باوەڕ بگرێت. هندی زیرەکن بەڵێ.
ئێمە کات خۆی مامەستا عەلی بەگ بایز بوو برای ئەرسەلان بایز دەرسی فیزیای پێدەوتین و مختبەری فیزیامان هەبوو ئەو شتانەی پێدەوتین عەلی بەگ بایز کە برای ئەرسەلان بایز بوو ئەوی ئەندامی سەرکردایەتی یەکێتی شوشو باوەڕ بگرین چکە ئەو کەسە بۆی وەرنەژیرە سڵاوتان لەبێ هەر بژیت فەرموو گێتان لە دەنگی منە بەڵە دەنکەیە فەرموو ماندوو نەبی دکتۆر بەڵێ ئەوە زۆر ڕاستە ئەو ئاوەی کە لە ڕووی فیزیاییەکەوانێ هەم ئەفەکتی باشترە هەم ئەوەی کە زیاتر بڵێن خێراتر کارەبا ئەگەیەنێ ئەوەیە کە خوێیتیایە زۆر ڕاستە زۆر باشە کە ئەوە کە دەستخۆشیە بۆ تۆ کە ئاماژەت بەوە کرد و ئێمەش ئەزانین کاریگەری خوێ چەندێک خراپە بۆ لەشی مرۆڤ بەڵێ چۆن کە ئەبێتە خەڵتەیەک لە بەشی گورچیلەکانە بەڵێ بۆیە زۆرینەی کورد کابینین کێشەی گورچیلەمان هەیە بەڕاستی جاخۆ ئەو دەبەنگە ئەو مەلایە لەگەڵ ڕێزم میزی وشتری بینە ئەگەر بزانێت ئەو بەکتریایانی کە بایۆتیک کاریگەری تێناکە یعنی بەرگریەکی بەهێزیان هەیە دژی ئەو دەرمانانە وەکو بەڕێزت ئەگەر بزانی وەکو MRS کە ئەوانە و جۆرێکی تریشمان هەیە بە ناوی ESBL ئەگەر هەمان بەڕهینە لاتینەکەی هەمان شێوازی هەبێ مەبەستت لە MRSL چی بوو؟ بە زمانی سویدی MRSI پێڵەن MRSA ئەو جۆرە بەکتریایەکە کە MRSA بەڵێ مethicillin resistant staphylococcus aureus anti-resistant bacteria بەڵێ ئێمە ئەوانەش هەمووی خۆتەزانی کە لە کاریگەری زۆر شتەوە هەیە یەکێک لەوانە ئایپیسە وەکو بزانین ئێمە نەخۆشی زەردوویمان تیا زۆرە لەوێ کە ئەویش هەر لە ڕێگەی خۆپاراستنی ئایپیسەوەیە کە ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤەکان کە و زۆر هۆکاری تریش بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوانیانی زۆر جوان ئاماژەت پێ کرد ئەو ئەلکترۆنانەی بڵێن کە لەو ئاوەشا هەیە حتمما ئەو ئاوەی کە خەڵتی زۆرترە زووتر کارێنێت من دەستخۆشیت لێ یەکەم بەڕاستی پێویستە ئەو بابەتانە لە ڕوویە زانستیەکەوانێ جوان بیپێکی دووبارە دەستخۆشی لێ یەکەم نامێ زۆر لە کاتتان بگرم هەر بژیت زۆر سپاس بۆ بەشداریت بورە دەنگدانەوەی هەبوو سەدای هەبوو تۆزە ناخۆشە کاتێک سەدای هەبی ڕۆزگار ڕۆز ئەوە تاو دەرچوو ئەم زەنجاوی کامیرە دەکا نانا وامەڵێ بەڕێزم دێری وامەڵێ لی وامەڵێ بەڵێ اینجا سیر کە ئێستا ئەو بابەتی من پێشکەشم کرد دوای چەند هەفتەیەکی تر کاتێک ئەو بابەتی من لەبیر دەگرێت کەسێکی تر دێتەوە پێشکەشی دەکاتەوە و باشە ئەوە دەستیان خۆش بی وەڵحاصڵ من مشکلەم نییە دەستیان خۆشی با پێشکەشی بکەنەوە من پێم وایە باشە کارێکی باش دەکەن باش ڕوا بکە تا ئێستا لە ئیش دەگەڕام و هەمووی تقریبا 2 ساعتێک لە ئیش بوو هەندێک ئیشم هەبوو سوتفا چوومە سەر فەیسبوک
لە ڕێگای گەڕانەوەم ئەو ڤیددیۆم بینی دەست بەجێ گەڕامەوە شتا خۆم نەگۆڕی وەک دەبین گوتم با یەکسەر با وەڵامی دەمەوە بەڵێ بەڵێ کۆیلەن پێتان دەڵێن کۆیلە بەڵێ چ بەڕێزێک دەوێت قسە بکە ئەگەر بابەتان نییە با کۆتایی پێبینم چکە بزانم وەڵامی خۆیان وەرگرتەوە سەبارەت بەو بابەتە و هیوادارم کەسێک ئەگەر توانایی هەبێ ڤیددیۆی ئەو مەلایە یەک بخاوە بەشی یەکەمی قسەکانی من کەوا سەبارەت بە مەوزوعەکە مەلا دەیستەلمێنی کە ئاوی زمزم خەڵتی تێدایە و پیسە لە ڕێگای ئەو بابەتەوە بەڵێ بەڕێزم بە دووبارە با لێ بدەینەوە بۆ ئەو بەڕێزە گولبەهار شەریفی بەخێربەی سیرکەن خوا دەجار وێ دەبی لە گۆڕینی مۆبایلش ئاگام لە خۆم بینەوە ئیترستۆتفا کامیراکە بکەوێتە خوارەوەی لەشم و بڵێن بزانە خوارەوەی لەشی بە خەڵک نیشان دەدا چکە ئەو دی ئایان کردیە لە ئێستاوە هەندێک لەو کەسانەی کە گوایە ئازادی خوازن دەستیان بەودی ئایا سەخیفەش کردیە تەماشای ئاوی زەمزەم کەن و ئاوی زەمزەم قووەتی ئاوی زەمزەم لەگەر قووەتی ئاوی زەمزەم لەگەر ئاوی ئەتیادی کووە ئەوە زەمزەمە ئەوەیان تەنچیە تەماشای تەنچیکەن کارەبای تەماشاکە هیچ قووەت نییە هیچێتان تەماشای زەمزەمیکەن چەند بە قووەتە تەماشای زەمزەمیکەن ئەوە زەمزەم ئەوە ئاوی تەنچی حەڵەکە بیرجاری کردادن ناوێ ئاوی کە هەنیە بەعەستەمە تەماشای قووەتی ئاوی زەمزەم کە چەند پیسە زەمزەم ئەوە دلیلە لەسەرەوەی ئەمە و ئاوە زەمزەمەی لێرە تەوزیعی دەکەین ئەوە بەڕاستی زەمزەمە ئاوی تەنچینگە فێرمانی نەکردین ئەوە ئەعجازی قورئان بە خۆتری دەبی لەودا تەماشای بە خۆ دەبی لەودا بەڵام وەڵە لێرەدانێ ئازەکە سێ ڕۆژ لێرەدانێ خۆتی مۆد نییە نییە لێرە سێ ڕۆژدانی کۆت نییە ئەوە ئەعجازی ئاوی زەمزەمە کە بەڕاستی ئەوە زۆر مهمە یەکێکە لەو ئەوانەی ماوەی زەمزەمی ماسووری بەلەو کێمە درێن ئاوی زەمزەم مامۆستا ئاوی زەمزەم چییە چ فەرقیە لەگەڵی تەماشای ئەوە ئاوی زەمزەم الله ئەکبەر خۆشەویستانەوە چ معلوماتەکە دەشێریکەن لایکەن بگاتە هەمووسیەکان بەڵاوکەن و ڕۆژنامە نووس و تەلەڤیزیۆنەکە ئیشتان چییە پێکەکان باشە بەڕێزم ئەوە بینیت مەلا تووە لە ژێرناوی ئەعجازی زانستی ئاوی زەمزەم پێمان دەڵێ ئاوی زەمزەم پیسە بەڵام مەلات دەبەنگە چکە لە فیزیان نازانێ ئەگەر بیزانیایە ئەسڵەن جورئەتی نەدەکرد بێ ئەم تاقیکردنەوە نیشان بدە چکە خودی ئەو تاقیکردنەوە پێمان دەڵێ ئاوی زەمزەم پیسە پڕیەتی لە خەڵت پڕیەتی لە پیسایی هەتاوەکو دوایی لە ڕووی فیزیاییەوە هەر کەسێک شارەزای فیزیا بێ کە ئێمە کات خۆی لە پۆلی 5 ئامادەی خوێندومانە ئەگەر ئاوی مقەتەر بێنی کەوا توخمی تری تێدانیە جگە لە ئێشتوئۆ کارەبا زۆر هێواش بە سستی دەگەینی بەڵام ئەگەر هاتو بڕێک خۆی تێبکەی کارەباکە خێراتر دەگەینی ئەگەر خۆیەکە زیاتر بکەی خێراتر دەگەینی ئەگەر زیاتر بکەی خێراتر دەگەینی واتە هەر ئاوێک خەڵتی تێدا بوو تخمی قورسی تێدا بوو چکە تخمە قورسەکان ئایۆنی زیاتر دەخەنەوە ئاوەکە خێرایی دەگەینی بۆ نمونە ئەگەر ئاوی سازگار بێنی لە بەراورد لەگەڵ ئاوی دەریا چکە ئاوی دەریا پڕیەتی لە خەڵت پڕیەتی لە تخم دەبینی کارەبا بە خێرایی دەگەینی مەلا ئەمڕۆ لە ڕێگای ئەوە نیشانیدا کە ئاوی زەمزەم پڕیەتی لە خەڵت پڕیەتی لە پیسایی و ئەمە سەلمێنراوە لە ڕێگای World Health Organization ڕێکخراوی تەندروستی جیهانی و British Standard Agency ڕێکخراوی ستاندەردی بەریتانی ساڵەکانی 2000 کە ئاوی زەمزەم پیسە پڕیەتی لە میکرۆب پڕیەتی لە ڤایرەس نایترێتی تێدا یا نیتریت و هەروەها پڕیەتی لە زەرنیخ و زەرنیخ هۆکاری توشبوونە بە سەرەتان و زەرنیخ دەبێتە هۆی سستبوون و لە ناوبردنی بۆ نمونە دەمارەکان ئەمڕۆ مەلا سەلماندی ئاوی زەمزەم
سازگار و پاک نییە بەڵکو خەڵتی تێدایە ئەوە بوو ویستم وەڵامی بدەمەوە مەلا خۆی تێکەوت بەڵام مەلا لە فیزیا نازانێ ئەجینا ئەگەر لە فیزیای بزانایە ئەو مۆزوعی دەشاردەوە یاخود لایەنی کەم درۆی دەکرد دەچوو ئاوی بوتڵی دێنە بوتڵ کەوا پاکە یا مقەتەر دەگە ئاوی زەمزەمە ئەوەش ئاوی خواردنەوەیە سیرکەن ئاوی زەمزەم کارەبا لاوااستر دەگەینێ واتە پاک و سازگارە مەلا ئەگەر مەلا عاقڵ باە درۆی دەکرد و وای دەکرد باشە واتە مەلا بۆ ئێمە سەلماندی لە ژێرناوی ئەعجازی زانستی ئاوی زەمزەم پیسە و دواتریش دەڵێ ئەعجازی زانستی قورئانە من نازانم مەلا لەکوێ قورئاندا ئاماژە کراوە بە ئاوی زەمزەم لەکوێ قورئاندا فەرموودەی موحەممەدە باشە بە کوردی مەلا سەلماندی حەمە بێ دەم خۆش هەر بە جدی سەلماندی الله ئەکبەر خودە زەبەلاحە سیرکەن لە ئەعجازی زانستی ئاوە پیسەکەی زمزم کە لە دوورگەی عەرەبی کاتی خۆی بە فەرمانی ئەڵڵا گیان یەکەم بیرە لەسەر گۆی زەمین ئەم ئاوا سەری هەڵداوە کاتێک ژنە کەنیزەکەی بلە گیان لە فەڵەستین ڕۆی بەرەو دوورگەی عەرەبی وەسمە گیانی لەگەڵ خۆی برد کاتێک سمە گیان مناڵ بوو و زۆر تینووی بوو و هاجەر گیان ئاوی پێنەبوو بەردەوام هاجەر گیان لە نێوان سەفا و مەروە جرت و فرتی دەکرد و دەگریا و دەپاڕایەوە دەیگوت ئەی ئەڵڵا گیان ئەم ڕۆژگارە چییە منی تێکەوتووە من بۆچی هاتووم بۆ دوورگەی عەرەبی سیرکە بیابانێکی وشک ئاوی تێدا نییە ئەوە بوو ئەڵڵا گیان وەحیدا بە یەکێک لە فرشتەکانی دەست بەجێ دابەزی و گوتی ئەی هاجەر ئەی کەنیزەکەی بلە گیان ئەی دایکی سمە گیان پێیەک لە زەویەکە بدە ئاو دەردەچێ ئەوە بوو هاجەر گیان بە بنی پێی لە زەویدا ئاوی زمزم هەڵقوڵی و ئەو ئاوە ئەبەد و ئەزەل بوونی هەیە تاوەکو ئەمڕۆ و ئەوە ئەعجازی زانستی تێدایە بەڕادەیەک کە جارێکیان پێغەمبەری ئەڵڵا بە دەورەی کەعبە و بە دەورەی بەردەڕەشەکە تەوافی دەکرد خەمریان بۆ هێنا کاتێک پێغەمبەری ئەڵڵا لەسەر وڵاغەکە دەستی کرد بە خواردنەوەی خەمرەکە بینی زۆر بەهێزە دایەوە بە پیاوەکە گوتیان یاوەرەکان پێغەمبەر گیان بۆچی حرامە گوتی نەخێر زۆر خەستە ئەوە بوو تۆزێک ئاوی زمزمیان بۆ هێنا و لە خەمرەکەیان کرد و خواردەوە بینی خەستە گوتی تۆزێکتر ئاوی زمزمی تێبکەن ئەوە بوو سێجار ئاوی زمزمیان لە خەمرەکە کرد تاوەکو حەمەجیان خواردەوە ئەو کات خولانەوە بە دەورەی کەعبە بۆ حەمەجیان ئاسانتر بوو لە جیاتی ئەوەی حەمەجیان بە دەوری کەعبەدا بخولێتەوە ئەوە بوو کەعبە بە دەوری حەمەجیان خولایەوە چونکە سەرخۆش و مەست بوو ئاوی زمزم تەنانەت بۆ ئەو موسڵمانانەی کە مەشروبات دەخۆنەوە دەتوانن بە بتڵ بۆیان بێ لە دوورگەی عەرەبی و تێکەڵی بکەن بە خەمرەکە ئەو کات خێر و شەڕیان بەرامبەر و قینگ دڕانیان بۆ دەمینێتەوە هەر بژین ئاوی زمزم ئیعجازی زانستی ئاوی زمزم باشە هێ من قارەمان فەرموو بەیانیت باش سەرچاو دوای نیوەڕۆم باش بەیانی تۆ باش فەرموو هەر بەیانیغە چکە لای ئێمە ئیساگەمە لازەڕانی دوو خۆزەوی تەخت نییە كفر مكة ولقد خلقنا الأرض مسطوحة وايا سطحت بلى
سطح سطح تەخت سەر بەڵێ دکتۆر جان دەربارەی ئەو ئاوە زمزمە من دوو ڕوونکردنەوەم هەیە بەڵێ یەکەمیان لە مختبەر فەحس کراوە پیسترین ئاوە هەمووی میکرۆبە وایە کە زۆر زۆر پیسە وایە دوام شت کە لەو شوێنە کە دەبەکە ئەنە ژێری ئاوی تێکەن لە تەسمیمی زەکەری مرۆڤ کراوە عینەن تەسمیمی زەکەری مرۆڤە من بە وێنە هەیە لام بەڵێ بەڵێ فەرموو بۆ قورت بەسەر بۆ ئەو شوێن سەماعی مزگەوتەکان هەمووی تەسمیمی زەکەری مرۆڤە کاکە اینجا ئەو تەسمیمی زەکەرە با بڵێن کەلیساکانی براجووەکان هەمووی ئەو تەسمیمی زەکەرەی تایە اینجا لە مزگەوت شتێکی کێش هەیە کە ئەوە هی برا مەسیحەکان بووە لە هەموو مزگەوتێکە مەمیشی ئافرەتی تایە گوبەی مزگەوتەکە ئەو مەمیشی ئافرەتە کەواعی بە ئەترابە قوبەکە من بابۆت باسکەم لە سەردەمی محەممەد ئەو قوبە بوونی نەبووە بەڵام بە حکمی ئەوەی ئەسیر کە ئەگەر ڕێگا بە برای خۆت بدەیت ئازیزم بە حکمی ئەوەی ئاسمان سەقفە و ئەو سەقفە وەکو قوبە وایە ئەوە دەلالەت لە ئاسمان دەکات چونکە لە ئیسلامدا سەقفی ئاسمان کەەوە حەوت ئاسمانە ئاسمانی دنیا وەکو قوبە وایە بەسەر گۆی زەمین تێدەگەین چۆن جۆر جاروی خواردنێک دروست دەکەیت لەناو قاب دەکەیت شتێکی نیو منجڵ ئەوها دەخەیتە سەری بۆی خواردنەکە بە گەرمی ببینێ ئەو قوبەیە دەلالە لەسەر ئەوە دەکاتن باشە وەمانگەکەی سەریشی دلیلە لەسەر پەرستنی مانگ کەوا مانگ پەرستنە باشە ئەوەتە هیلالەکە کەوا لەسەرەتی بەڵێ فەرموو دکتۆر لە لایڤەکەی دوێنێ تا هەڵبەتە من حەز ناکەم زۆر قسە بکەم بە چونکە ڕێزم بۆ برادەران و خوشکان و ئازیزان هەیە کە دێتە سەر لایڤەکەەوە بۆ خۆی داگیرێکە ئەڵێ وەرەسە بۆی ماوەتەوە ناوێت بڕێ بە کەس بدا من هەڵبەتام و کاتێ کەم قسەم کردو حەشم لێنێ زۆر قسە بکەم بەڵام لە دوێنێ لایڤەکەی دوێنێت تا دەربارەی شەیتان بوو شەیتان ئەوە بوو من پەیامی خۆم وت لایڤی دوێنم سەبارەت بەەوە نەبوو بەرە سەبارەت بە ئایا مەسی جنۆکە یاخود نەخۆشی هیستریا سەبارەت بەەوە بوو دوێنێ کاکە ئەخە بەڵێ ئەزانم ژنی و شەیتان ئەخە لای ئێمە زیاتر شەیتانەکە زیاد باسترەکرێت لە مزگەوت من شتێکی زۆر سەیرم بینیوە خۆم بینیمە ئەوە نەبێ بۆم باس کرد ئەزانی چی ئەوترێ مەلاکان پێش ئەوەی دەستکەنە نوێژەکە ئەڵێ هەمووتان جوود بن با شەیتان نایەتە بینتانەوە نوێژ بکە ئیتر واخوان لە یەکتری ئەخشێنن فڵچە ئەڵێ بۆ یەک لێ ئەدەن باشە ئەگەر شەیتانێک وەکو تو بێت و نوێژ بکە هەڵبەتە خۆ هەموو مسلمانێک نوێژ ناکە خۆی سیرکە فەرمودەیەکی محەممەد هەیە سیرکە دەڵێتن جار وەیە لە کاتی نوێشکردن شەیتانێکی تایبەت هەیە دێ یاری بە قنجی مسلمانان دەکا بۆی بای لێبەر بێ بۆی دەستنوێژی بشتێ لە کاتی نوێژی جەماعەت ئەمەم فەرمودەیەکی محەممەدە شەیتانێکی تایبەت هەیە شەیتانێک تایبەت دروستکراوە بەڕێزان کاتێک دێ ئەوها یاری بە کۆمی مسلمانان دەکات بڕوا بکە فەرمودەیە بەڕێزان فەرمودەیە و من لە ڕابردوش ئەوها یاری بە کۆمی مسلمانان دەکات بۆی بای لێبەربی بۆی هەموو مسلمانەکانی دەوروبەرنا بکەونە شک و گومانەوە کە ئەو باە لەکوێ بەربوو بەڵێ بەڕێزان یعنی بەجددی فەرمودەکە من لە ڕابردوش ئاماژەم پێکردیە لە ڕابردوو ئاماژەم پێکردیە بەڵێ شەیتانەکە بەرجە لە قنجی مسلمانان بەڵێ ئەڵێ ئەسەڵات عەمود الدین بەڵێ بەڵام بەڕێکیش گشتی فشە بێ هیچ نامێنێتەوە بە یەکتر گشتی سفرە بێ وایە کاکە من دەستخۆشی دێکەم حورمەتم بۆ برادەرانی شەیە دەیچاوکەم بژیت سەرچاو بەڵێ بەڕێزان شەیتان من ئاماژەم بە ناوەکەشی کردیە چکە هەیە لە تەفسیری مفەسیرەکان ئاماژەی پێدەکەن شەیتانێکە بەرپرسە لەوەی لە کاتی نوێشکردنی جەماعەت باشە یاری بە کۆمی مسلمانان دەکا ئاوا بۆی بای لێبەر بێ بۆی
یەکە دێ مەجموعەیە بکەونە شک و گومانەوە بڵێ ئایا ئەو باە لە من بەربوو یا لەوەی تەنیشتم یا لەوەی تریان بۆی جەماعەتیان لێ تێک بدا تەسەوڕکەن شەیتانێکەیە بەرپرسەلەوە شەیتانێکی تایبەت هەیە وەکو بۆ نمونە دکتۆری جەراح هەیە لەگەڵ ئەو پەرڕێزم پێی دەوترێت کۆلۆڕێکتەڵ سێرجن واتە دکتۆری نەشتەرگەری کۆم و ڕیخەڵۆک شەیتانێکی تایبەت هەیە بەرپرسە لە کۆمی موسڵمانان شەیتانێکی تایبەتە و قودرەتێکی زۆر سەیری هەیە کچی کافر من چی بکەم بابە باسم کردیە کچی کات خۆ تۆ زۆربەی لایڤەکانی منت بینیەوە وابزانم بەڕێزم من لە ڕابردوو چ بە ڕێزێک گوێی لەوە بۆ من لە ڕابردوو ئاماژەم پێی کردیە بەڵام ئێوە لەبیرتان نامینێ چکە من قسەی خۆشی زۆر تێدا دەکەم ئێوە زیاتر تەرکیز لەسەر قسە خۆشەکان دەکەن نەک لەوەی کەوا ئەو قسانەی کە من چیم کردووە چیم گوتووە من ئاماژەم بە هەموو ئەو فەرمودانە کردیوە کاکە ئیسلام هیچ نەما من ئاماژەی پێ نەکەم باشە هەر بەجددی جارێ تۆ بڕۆ ئەحمەد خەیام تخوا ئەو تێکستم بۆین بکەن تۆ بڕۆ فێر بکەوە یەک کوڕم نووسیوتە نەحلەت باشە نەحلەت یەک نەحلەت نییە و لەعنەتە بە نون دەست پێ ناکە و دەبی لامەکەی بینە شوێنی نونەکە و نونەکەی بێ شوێنی لامەکە دوو بە حاء نییە و بە عەینە باشە تۆ بڕۆ فێر بە لەعنەت اینجا وەرە بە ئێمە بڵێ تۆ شەیتانی بە نەحلەت بی باشە ئوخەی قوبانی بم قوبان باشە لە بڕۆ دەی بڕۆ باوی بابم بڕۆ باشە بڕۆ بەڵێ فێر نەبوون بەڵێ باشە فێر نەبوون باشە خۆت ڕیسوا مەکە کوڕی باوکم خۆت ڕیسوا مەکە نازانم ئێوە بۆچی ڕۆژانە دێن لە لایوی پشتیوان عەبدوڵڵا تانەوەی خۆتان ڕیسوا بکەن تۆ گەنجێکی بۆچی خۆت ڕیسوا دەکەی ئەخر من نازانم بەڕاستی پاوی بە گەنجێکی بۆچی خۆت ڕیسوا دەکەی خۆت ڕیسوا مەکە باشە کاک فەرمان خەڵۆ جانم کاتە باش هەربژی باشی وای بەداخەوە دایە خەمەوە بزانمە و سپیکەرەکە کەمە گوێم سەرچاو چ بە ڕێزێک دەیەوە قسە بکە های بام تۆ خۆت پێ موسڵمانە جارێ نازانی بڵێ لەعنەت باشە نازانی بڵێ نەفرەت لایانی کەم بیکە بە کوردێکە بڵۆی هەم بۆ نمونە وشەکە پیتی عین و هەم بۆ ئەوەی لەعنەت نەکەی بە نەعلەتە نازەم چی دەنووسی باشە خۆت ڕیسوا مەکە نەعل لە زمانی عەرەبی یعنی بۆ نمونە نەعل ئەوی پێی دەڵێن تۆ هاتی نازانی چۆن کەوا بنووسی باشە وەتەوێ لە ڕێگای ئەو نووسینە کە گوایە تۆ ئیهانە و سوکایەتی بەم بکەیت یعنی تەنها دەبەنجی خۆت نیشان دەدا تۆ گەنجێکی هیچ لە ئیسلام نازانی لە خۆتەوە هاتی باشە واز بێنن مەلاکانتان ناوێرن بێن خۆیان لە شانم بدەن باشە ئەرێ وای 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 لە کۆڵانی تەنگا بەرێ شەنمەدا لە شانم لە کۆڵانی تەنگا بەرێ شەنمەدا لە شانم ڕوودوەرمە جێرە ئازیزم خەڵکی لای خۆتانم لە کۆڵانی تەنگا بەر مەلاکانت ناوێرن تۆ چی هاتی دەتەوێت لە ڕێگای هینێگەوە بکەیت وازمان لێبینن بەڕاستی باشە وازمان لێبینن من هەردەتانم بەرنامەیەکتان بۆ دابنێ موسڵمانان دووس قسە بکەم تەنها بەبەستە پێتان بەبەستە وەڵامتان دەمەوە بەبەستە بتانکەم بەگاڵتە جار باشە بەبەستە بەلاوک بە حەیران بتانکەم بەگاڵتە جار چکە گاڵتە جارن چ شکل لەوەدایە گاڵتە جارن خۆتان گاڵتە جارن من بەزەیم پێتان دێتەوە باشە
فەرموو کاک فەرمان. هیوادارم دەنگت چاک بوو بێ. ئێستا باشە دەنگەکە مامە پشتیوان هیوادارم باش بێ. ئەوە باش بوو. چاوەکەمی کاکە پشتیوان جان ڕێز هەیە بە قوربان ماندوو نەبی ماندوو نەبی. خۆشبی سپاسە دەکەم. کاک پشتیوان مزگەوتم دیوە بۆ عیبادەت ئەوە مزگەوتیش هینە پەرسەندنی وەرگرتووە بۆتە مختەبەر تۆڵێکی منی جوان بوت. بەڕاستی ئەرێ تۆ بڵێ ئەو ئاوی زمزم بوو بێ یاخود ترشی کبریتێکی ناو باتیەکانی هێنابێ ئەخەر ترشی تێدایە ها بۆ زانیاری ترشی نایترێتی تێدایە ئاوی زمزم. بەڵێ جا من مەبەسم ئاوی باتریە. بەڵێ دەم خۆش بەڕاستی ئەو مەلایە خۆ وتر مەلاکەت دەبەنگە منەڵێم دەبەنگە حەقیقەت ئەجینا دەبواە شتێکی نەکردایە بیشارێتەوە کاک پشتیوان نەیبینێەوە بیکا بە پەنگ تۆڵێکی ئەڵبەتە بەڵێ کاک پشتیوان لێرە لای لە تەنیش ئێمە بحیرەیەکەیە سەڵی سەری یعنی باشە خۆ ئەمەش ئەجازێکی خوای ترە یعنی ئاوی زەمزەم پێم وایە زۆر کەمە وەلو من قەت نەمدیوە بەڵام لێرە بحیرە هەیە باشتریش کارە ئەگەر ئاوی زمزم کاتێک دەخۆیتەوە من خواردیتمەوە ئەڵبەتە کاتی خۆی تۆ لە من مسلمانت تۆ لە من مسلمانتری لە ئامادەی بووم ئێستاش بە بیرمە شەڕم کرد لەگەڵ دایک و باوکم کە نابێ بچن بۆ حەج گوتم بڕۆن بۆ شوێنی تر بۆ خۆتان وەڵحاصل چوون هاتنەوە ئاوی زمزمیان هێنابووە نیە لەگەڵ خۆیان دەینن گوتم باوەکو باکردنەوە با تام بکەم تامم کرد تامێکی تفت ئاودەست چۆن بۆنی لێدێ ئاودەست لەگەڵ ئەو پەڕێزم هەمان بۆنی لێدەهات هەر بەرجدیش تفت گۆگەن ئێستا دواتر کاتێک فیزیام خوێن زانی مەوزوعەکە ئەو تفتە کی نایترێتەکەوا تێدایە باشە تفت بوو بەڵێ ڕاستە وەڵام من بە نسیبی نەگەیشتم کاک پشتیوان هەر نەمخواردەوە ڕاز دەکەی ئەخ بۆیە هەموو ساڵێ لە مەکتەبەکەشا ساختە بوومیان نا من وەک حەسخوازی گوتم بزانم ئەو ئاوە چییە ئەوە نییە بۆ لای دۆنی هاتوو تامم کرد تفت بوو بەڵێ بەڵێ کاک پشتیوان شتێکم وت لە لای لایفەکەی کاک ئازادی قەڵا نازانم جۆر لێبوو بێیان نا بڕوا بکەنا فەرموو ویستمت ساڵە پێ بکەم بیرۆکەیەکە بەڵێ سەرنجی جەنابتم لا گرنگ بوو ڕاستی مەرجێکم نار مەرجێکی سەوتیم نار بۆ ماسنجەرەکە بە ماسنجەر بەڵێ بۆ ئەوە بەڵام ئایا ئەکرێ بێ ئادکردن لە ماسنجەر بتوانین پەیوەندی بکەین یا بێ ئادێ بکەم نابێکردنیش دەبێ بەڵام من ئادت دەکەم مشکلە نێ دواتر سیر دەکەم من ئێستاکە بزانم ئادت بۆ دەنێرم کاک فەرمان هەر لێرەوە زۆر چاکە وەلو من نەمناردووە مەوزوعەکەم نەناردووە ویستم بزانیت کە شتێکی وا ئەنێرم کە کاتێن ناردم ئاگادار تەکەمەوە باشە یەک دقا فەرمان چێ بوو زۆر داوای لێبردنەکەم زۆر عادیە فەرمان کۆسار KOSAR بەڵێ ئەوە ئێستاکە من بۆت دەنێرم ئادت بۆ دەنێرم ئەوە ئەدم نارد ئەز ە فرێند قبوڵی کە و دەبین بە هاوڕێ ئەوە زۆر چاکە بەڵێ فەرموو بەڵێ زۆر چاکە دوای تەلەفۆنەکە ئەوە دەکەم منیش قوڵەکەم هەوڵەدەم بە کەمترین کاتی لێ بگرم بە هین بە سەوت بە ڕیکۆرد ئەیڵێم و گوێی لێ بگری لە خلالی تقریبان وازانم 15 دقەیەکە یا 10 15 دقەیەکە وەکو مسۆدەیەکە ئەگەر بتوانی سەرنجی خۆتم پێ بڵیت مەمنونتە بووم چاوەکەی منی باشە بەڕێزەکەم کاتێکی خۆشی هەبێ و سەرکەوتوبی هەر بژیت سەرچاو هەر بژیت زۆر سپاس چ بەڕێزێک دەوێت قسە بکە ئازم قسە نەماچکە وەڵامیشمان داوە بە بابەتەکە
ڕێزێک ناوێ قسە بکە هیچ بە ڕێزێک دیارە قسە نەما منیش لێرەدا کۆتایی بە بەرنامەکە دێنم هیوادارم شێری بکەن بۆی وەڵامێکی دەمشچێنیان پێ بدرێتەوە و ئەو مەلایە زۆر خراپ لەو بابەتە تێکەوت کچی ئازاد نانا خەمی ئەوەت نەبێ خەمی ئەوەت نەبێ نا من ڕێزم بۆ هەموو کەسێک هەیە ئەوە من تەنانەت لە ڕوانگەی منەوە کاتێک دەڵێم ئەبرۆکەوان بڕوا بکە من دەزانم هەمیان قوربانین و زۆرێک لەوانەی کە پێیان دەڵێم ئەبرۆکەوان کەوا حیجابن حەز ناکەن حیجاب بپۆشن بەڵام دەبینی کۆمەلگا بووە بە موسڵمان و ئەگەر هاتوو لە ڕوانگەی زۆرێک لە موسڵمانانی پیاو ئەگەر هاتوو ژنێک سەرکۆت بی کچێک سەرکۆت بی ئەوە بەبێ ئەخلاق ناوی دەبن و فەقیرەش ناچاری ناچارە بۆ ئەوەی هاوسەرگیری بکە هاوسەرگیریکردن حەز و ئارەزووی هەموو کچێکە بە تایبەتی کچان چاری ناچارە دەبێت خۆی حیجاب بکە بۆی هاوسەرێک بدۆزێتەوە لەبەر ئەوە زۆربەیان ڕقیان لە حیجابیش دەبێتەوە بۆ زانیاریت ئەوانەی خۆشیان حیجاب دەکەن زۆربەی زۆریان بۆ نمونە ئێستاکە مەلاکان هەر هەموو مەلاکان لیژنەی فتوای کوردستان بێ بڵێ کاکە گیان سەرپۆشکردن هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە مەوزوعەکە دابوونەریتە بڕوا بکە زۆربەی زۆری ئەوانەی سەرپۆش دەکەن سەرپۆشەکەیان فڕێددەن تێگەیشتی مەوزوعەکە چۆنە تێگەیشتی مەوزوعەکە چۆنە مەوزوعەکە ڕێک ئاوایە بەو شکل و شێوەیە وە لە بەلاشتانەوە سیر نەبی ڕۆژگارێک دێ پێمان دەڵێن با بەژیان سەرکۆت یعنی سەرپۆشکردن حیجاب نیقاب پەیوەندی بە ئیسلامەوە نییە ئەوە عادات و تەقالیدە هاتۆتە ناو ئیسلامەوە باشە دەڵێن عادات و تەقالیدە دەبینن ئەو ڕۆژگارەش دێتن و هەر هەندێکیان دەستیان بەو مەوزوعە کردیە هەندێکیان بەو مەوزوعە کردی لە ئێستاوە دەڵێن مەوزوعی حیجاب تەنها بۆ ژنەکانی پێغەمبەر بووە بۆ کەسانی تر نەبووە باشە هەر وەک چۆن عەلی باپیر کاتێک چاوی لە کەمپەینی هەڵبژاردن چاوی بەو کچە کرد لای زانکۆ بووچی بوو سەرکۆت بگوتی سەرکۆتی مشکلە نییە کەی مشکلەیە گوتی سەرکۆتی مشکلە نییە باشە بەڵێ زۆریان مەجبور کراون لەبەرەوە مەوزوعی حیجاب دەبێت قەدەغە بکرێت تاوەکو تەمەنی 18 ساڵی دوای 18 ساڵی یا لایەنی کەم 16 ساڵی دوای 16 ساڵی خەڵک ئازاد بێ حیجاب دەکا نیقاب دەکا ناکە کەیفی خۆیەتی بەڵام لە مناڵ دەبێت قەدەغە بکرێت بە هەموو شتێک دەبێت قەدەغە بکرێت باشە و دەبێت هاتوچۆی مناڵان بۆ مزگەوت تاوەکو تەمەنی 18 ساڵی قەدەغە بکرێت من بەجددیش ئەو قسەیە دەکەم بەڕێزان دەبێت قەدەغە بکرێت نابێت ڕێگا بدرێت بە مناڵ بچێت بۆ مزگەوت گوێی لە خوتبەی مەلاکان بی دەزان چ کارە ساتێکە دەزانی چەند دەور و تەسیری خراپ دەکاتە سەر مناڵان دەبێت بڵنگۆی مزگەوتەکان کب بکرێت تەنها بۆ ئەو کەسانە بێت کەوا لەناو مزگەوت دانیشتون زۆر خراپە کاکە تۆرە تەسەوڕ کە باسی شەیتان بکەیت جنۆکە بکەیت ئازاری گۆڕ ئازاری دۆزەخ ئیهانە و سوکایەتی بە ژنان مناڵبی لە تەمەنی 6 8 9 ساڵ 10 ساڵی دەچێ مزگەوت ئەخروایەنە باسی خۆریە بکەیت و بەهەشت و خۆشی و مناڵێکە دانیشت و ئەخەر کارە ساتە بەڕێزان من هەمیشە ئەو پرسیارە دەکەمەوە لە موسڵمانان ئێوە دەڵێن قورئانەکە دابەزیوە بۆ هەموو موسڵمانان ژنانی موسڵمان پیاوانی موسڵمان و لە ئیسلامدا مناڵەکەت نوێژی نەکرد لە تەمەنی 8 ساڵی دەبی لێی بدەی نوێژ بکە و دەبی فێرە قورئان خوێندنی بکەیت و دەبی فێرە تراسی ئیسلامی بکەیت باشە تراسی ئیسلامی ئەنی بچی ئۆ کوڕەکەم دەزانی چۆنە پێغەمبەری ئەڵڵا کاتێک خەیبەری داگیر کرد شەڕی کرد لەگەڵ کافرەکان ئەوە بوو کینانەی گرت بابە کینانە چێیە وەڵا تازە ژنی هینابوو ناوی سەفیە بوو ئێ بابە ئەوجا هینای گوتی ها بۆ نمونە زوبێر بن عەوام ئازاری بدا چکە شوێنی گەنجینەکەمان پێ نیشان نادا زوبێر بن عەوام کوڕم ئاگری لەسەر سنجی کردەوە ئێ بابە ئاگر ئەی ئاگر ناتوتێنی بابا کوڕم دەسووتێنی ئەوجا هەندێک سەری تیراسەکانیشی هێنا ئەوە ئاسنەکانی لێ کردەوە ئێ بابا ئاسنەکانی ها لەناو ئاگرەکەیدانە لەسەر سنجی ئاوا بۆ بابا چکە ئاگر کاتێک ئەوانە سۆر دەبیتەوە سنج دەسووتێنی ئۆی بابا ئەوجا دوای چی بوو یەک دوو جار هۆشی لە خۆی چوو اینجا پێغەمبەر دای بە محەممەد بن مەسلەمە گۆتی هان لەسەریدا یعنی بابا ئاوا لەیدا نانا کوڕم ئاوە لەی نەدا زەرب ڕێقاب ئاوە نەبوو بەشم شێر لە ملیدا
ئۆی بابا هەنی خێنیش هات کوڕم خێنیش هات ئەی دواتر چی کرد وڵا دواتر سەفیە بەر دحیەی کەلبی کەوت دحیەی کەلبی چێ بابا دحیەی کەلبی ئەوە یاوەرێکی پێغەمبەر بوو سەفیەی هەڵبژار دواتر پێغەمبەر زانی جوانە گوتی سەفیە بۆ من بینەوە بڕۆ حەفژنیتر بۆ خۆت بە اینجا شەوێ قوبەیەکی هەڵدا لەناو قوبەکە پێغەمبەر لەگەڵی خەوت ئۆ بابا پێغەمبەر فەن ئاوا بوو مێردەکەی کوشت و لەگەڵ ژنەکەم خەوت پیاوەکەی کوشت و لەگەڵ ژنەکەش خەوت کوڕم هەسەیرە دەتانە ئێوە فێرە مناڵام بکەن تانە ئێوە فێرە مناڵام بکەن یا فێرە مناڵام بکەن قورئانیان پێ بخێنە وەرە کامە موسڵمانی شەرافەتمەند هەیە قورئان بە خوشکەکەت دەخوێنیەوە ئاوا دەی سوڕەتی ڕەحمانی خوشکەکەت دانیشتۆ دەی تەمەنی 12 ساڵە 12 ساڵە فێرە قورئانی دەکەی دەی خوشکم بخوێنەوە باشە ولم يطمثهن إنس قبلهم ولا جان هەک دەمت خۆش بی خوشکم بەڕاستی جوان خوێندەوە کاکە مانای چییە لەم يطمثهن قبلهم إنس قبلهم ولا جان هۆریەکان پێشووتر کون نەکراون خوێن لە نێو گەڵیان نەهاتووە لەلایەن پیاوانەوە یاجنە وزبە کچەتیم هێلۆ بابا ئەدی لۆ براکەم ئەدی قورئان لە بۆ ژنان و پیاوان ناتوە وزبە کچەتیم بێئەدەب ئەی بابا یعنی خدا شەرمی نەکردی ئەی براکەم خدا شەرمی نەکردی ئەی لە بۆ منیش نییە منیش نابی تێبگەم قورئان وزبە کچەتی باسی وانەکە ئەی کاکە دەقەیەکی ترمان هەیە دەڵێ وأصحاب الجنة اليوم في شغل فاكهون ئەرە کاکە ئەو دەقە دەڵێتن پیاوەکانی بەهەشت بە درێژایی ڕۆژگارەکانی بەهەشت بۆ ئەزەل و ئەبەد بە خۆشحاڵیەوە سەرقاڵن ئەمە چوومە سەر تەفسیری ئیبن کەثیر دەڵێ ئیفتیضاض بەکارە واتە دڕاندنی پەردەی کچێنی خۆریەکان وەج بە کچەتیم بێ ئەخلاق باشە ئەی کاکە من چوومە سەر ئەوەش دەقێکمانی دەڵێ وەکەواعیبە ئەترابە چوومە سەر یعنی سەدەیهونە یعنی مەمچیان گەورەیە کاکە هوج بە کچەتیم بێ ئەخلاق وەعروبەن ئەترابە تێدەگەی هاوار دەکەن لە کاتی جیماعکردن باشە وزبە بێ ئەخلاق فەجەعەلناهن ئەبکارا یعنی ئەڵڵا جان دەڵێ هەمیان پەردەدارن کاکەجان کامە موسڵمانی شەرافەتمەند هەیە ئەو دەقانە بۆ خوشتی دەزان بۆ ژنتان وەردەجێڕن من دەزانم بۆ ژنتان وەردەجێڕن باشە چکە چاوتان هیزانەیە ئەوشتانە زۆر تەبیعە بەڵام کامەتان ئامادەن بۆ دایکتان بۆ خوشکتان بۆ کچتان وەری بجێڕن هیچ کەسێکتان بۆ چکە بێ ئەخلاقیە شەرم و ئەخلاقی تێدانە وایەنە بەڵێ کەواتە خوداکەتان بێشەرمە و بێ ئەخلاقە کارەساتە وایەنە خودی ئەوە کارەساتە باشە خودی ئەوە کارەساتە باشە وە زۆر دەقی تریش هەیە باشە زۆر دەقی تریش هەیە والذين لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت هەتا وەکو دوایی ئەو پیاوانەی پارێزگاری لە فەرجی خۆیان دەکەن باشە زۆر شتی تر هەیە ئامادە نین کەستان بۆ خوشکتان بۆ کچتان وەربژێڕن باشە دەکەواتە پرسیاری من دەبی چه حکمەتێکی ئیلاهی بی ئاماژەی بەو شتانە کردبێ بەڵام ئێوە شەرم بکەن بۆ ژنان وەربژێڕن سەیرە بەڕاستی وەنیە سەیرە کەواتە قورئانەکەتان بۆ پیاوان دابەزیوە باشە بۆ پیاوان اینجا هاتوونە بە ئێمە دەڵێن کە مولحیدەکان بەهای ئەخلاقیان لە دەست داوە نا ئازیزم نا ئەخر وایە نا بەڕێزان وایە نا بەڕێزان خوداکەتان بێ ئەخلاقە کە لە خوداوەنی هەر محەممەد خۆی خوددایە محەممەد بێ ئەخلاقە دەقەکان بێ ئەخلاقین زۆر دەقی تریش هەیە نامانێ ئاماژەی پێ بکەین باشە زۆر دەقی تریش هەیە
وامرأة مؤمنة إن وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها خالصة لك من دون المؤمنين. زۆر شتی تریش هەیە کە ئێوە جورئەت ناکەن چکە دەزانەوە ئەو پەر بێ ئەخلاقیە. گولبەهار شەریفی دەوێت قسە بکاتن بە چاوان. هیوادارم کامیرەی هەبێ. یەک دقە ڕەنگ بێ کامیرەی ناردبێ. بڕوا بکە کامیرەت نییە بەڕێزم گولبەهار شەریف. تەنیشدانێ با کاک جەبار وەربگرین تاوەکو ئاماد دەبێ. ئەوە لەسەر تەنیشدانێ بە چاوان وەردەگرم. فەرمووکە. ئەم کاتۆ باش کاک دکتۆر گیان هەر بژی کاک جەبار. ئەحواڵ چۆنە؟ من زۆر باشم هیوادارم تۆش باش بیت. منیش باشم هیوادارم تۆش باش بی. زۆر سپاس دەکەم مووقیفێکی زۆر مهمم لێ بینی لەم ماوەیە پێویست ناکە باسیکەم بەڵام ئەوە شایوەنی ڕێزە جواب نەیانەوەکە من نازانم لێ کێوە هاتوو ئەوانە زۆر مهم بوو ئەوە. منیش هەر خۆم هەر عینەن حساب هەمووی لە لایڤەکەم و بەبێ یەک کۆمنت بنووسم بەبێ یەک قسە بکەم چونکم شایانی بەس هەرە میز بزانم چیڵێن ئەمانە. بارحاڵ من وەڵامیان نادەم بەڵام هیوادارم تەرکیز لەسەر کارەساتەکانی کۆمەلگای کوردەواری بکەن و ئەو کاتە من دەستخۆشیان لێ دەکەم زیاتر خۆیان لەو مەوزوعە تاپیهانە دوور بکەن. بەڵێ ئێمەش هیوادارین هەروە بێت بەڵام بامزانین نەتیجەی بەکوێگە. بارحاڵ کاک دکتۆر ئەوەی کە باسی کرد ئێمە هەر هەمومان ئەوە هەدەفمانە ئامانجەکە ئەوەیە کە لاوە یاخود بڵێن نەوەی داهاتوو نەوەیەکی تر بێت دوور بێ لە مزگەوت دوور بێ لە ئاەتەکانی قورئان دوور بێ لەوانەی کە جیلەکانی پێشوو پێی پەروەردە بووە. چونکە ئێمە ئەزانێ ئەم کارە ساتەی لێ قەوماوە کە سەیرەکەی مەلایەک یەت ئاوی زمزمێنێ بإعجازی قورئان پیشانی خەڵکیە کۆمەڵێک خۆزگەمە و کامێرەیە پیشانی بێمەزانێت چەند کەس دانیشتە سەیرەکە بە شەرێک لەو بەشەرانە هەڵناسێ بڵێ ئاخر مامۆستا ئەوە من لە مەکتەب خوێنومە ئەوە ئەو مەوادانەی تایە ئەو مەوادانە کە زیابوو لە ئاوا کەواتە کارەبە ئەگەینە کەواتە ئەو مەوادانە بۆ لەش خراپە یعنی چی ئەمە بخوێنەوە یعنی کەواتە کاک دکتۆر کارە ساتە لە کۆمەلگاکەی ئێمە ئازانی مەلاکە ئەڵێ منجەڵ بۆ سەرقاپی خۆی گەڕ یاخۆ سەرقاپەکەی خۆیەتی پڕ بە خۆیەتی یعنی ئەم مەلایانە ڕێک سەرقاپی ئەم کۆمەلگای ئێمەن. من کاک جەبار کارە ساتەکار وە گوتم من ساڵی 85 لە فیزیا خوێندم دەمزانی وەسەتێک خۆی تێدا بێ خەڵکی تێدا بێ کارەبا باشتر دەگەینێ لە چاو ئاوێکی پاک تۆ وەرە زۆر دەمێکی دوای 33 ساڵ کاکە گیان کەچی فیزیاشی خوێندی و دانیشتێ و هەرگوێی لێگرتێ لە ژێرناوی ئەعجازی زانستیەوە ئەڵێ سوبحان الله سوبحان الله بەڵێ ئەڵێ سوبحان الله یعنی بزانە من زۆر ئەمە زۆر نیگەرانی کردم بەڕاستی زۆر خەفەت بارمون بەوە ئەوە مەلایەکە نە لە فیزیا زانێ نە لە کیمیا زانێ نە لە حیا زانێ هیچ نازانێ ئەوە ئەزانێ ئەمە ئیعجازی قورئانە بەڵام کاکێکیان کۆمەڵی کەس لە بەرامبەری کاک جەبار زمزم لە قورئانیش ئاماژەی پێ نەکرایە کارەساتەکە بەڵێ ئەوەش کارە ساتەکەی ترە من لەو بڕوام ئەوەی کە لە بەرامبەری دانیشتون تەلەبەی زانکۆی تایە یعنی تۆ تەلەبەی زانکۆ هەڵنەسی بڵێ هەر ئەوە بە شێوکی جان مامەسا بە یارمەتی ئەو ئاوە کەواتە مەوادی کیمیایی تایە بۆیە ئەو گڵۆپە هەڵە بێ وانە کەچی هیچی شعور عەقڵی بە و هێنانە ناشکێ دکتۆر جان هەر لە ڕێگەی ئەم لایفانشی کە چەند ڕۆژەکەی بینی خۆ لە لایفێکا بووی لە لایڤی بادینەکان ئەم ئێوارەیە منیشی بووم بەڵام من هیچم نەوت قسە و زۆر کرد تۆ سێر کە بزانە کەسی چۆنی تایە کاک دکتۆر یعنی دیفاع لە ئیسلامەکە دیفاع لە دەقیقانەکە بەڵێ بەبێ ئەوەی بزانێ مانەکەی چییە یعنی ئەزانی ئەمە وەکو چی وایە کاک دکتۆر ئەمانە لەوانەیەکی 3 4 جار قورئانیان خوێن بێتەوە بەڵام ئەزانی چۆنیان خوێنێتەوە وا خوێنیانێتەوە ئەمە دوعایە ئەمە شتێکە بۆ ئەوەی کە پاشە ڕۆژ مەسەلەنی بەڵێ بۆ حەسەنات ئەوەی خوێنێتەوە ئێستا کە لە تۆ گوێی لێبێ یاخود کە لە ئێمەمانان گوێی لێبێ ئەم ئاەتە باسی ئەواکە بڕوا ناکات
چووکم ڕۆژێ لە ڕۆژان ئەمە نە لە مەلا نە لە مزگەوت نە لەوانی کە ئەو بڕوای پێێتی بەم شێوەیە بۆی شەرع نکراوە پێی نەوتراوە کەواعی بەترابە یعنی ئەوەیە پێی نەوترا وەلدانە مخەلدون یعنی ئەوەیە لە لایڤێکی تر ئەوە نێ بەهۆی هاوڕێیەکە کە لە لای تۆ ئادە پیشانیا کە بانگتەکەوەچی بۆ ئەو لایڤە ئەم یاوانێ من چوومە لایڤێکی تر کۆمەڵێ مناڵوردکە و ئەمانێتیەوە کە بەداخەوە مندەیتیا بۆ قسەیە کرد باشە جۆم گروتم زانم چییە بڕواکەی کاک دو کەسێکی تر هاتۆتە سەر و جوابی کاکمەندایەتەوە من چوومە پرۆفایلەکەی وا سێرەکەم ڕسمی مەلا ئەو کوڕی ئینەکەی داناوە ئەمە پاکەکەی کوردستان ئەوەزانێ و خۆیەتی ئەو لایڤەی دورگەی بیابان دەڵێیتەوە بەڵە ئەو لایڤەی دورگەی پیابان کۆتایی پێهینا من هاتمە لایڤەکەی ئاسانم نا من داوام کرد بۆ وەرم گرە یەکسەر وتی ئەوە کۆتایی پێێنینەوە نازانم چۆنوانای تر یەکسەر ئینی کرد ئەم بەشەرە هاتووە ئەڵێ ئێوە سوکایەتی بە قورئانەکە بە دینی ئیسلامەکە ئیسلام نەیوتۆ بۆ پیاو هەیە سێ ژن و چوار ژن بێنێ ئەسانی ئەڵێ ئەوە نەک ئەوەش بڵێ ئەڵێ ئیسلام ئەڵێ بۆ پیاو ئەبێ یەک ژن بێنێ ئەوە ئیسلام ڕێزی لە ژن گرتووە ئەوە ئیسلامە ئەبێ ئەی سەپێنێ بەسەر پیاوەکە یەک ژن بێنێ درۆ دەکات ئەوە ئێستا یەکێکی تریان کە لەو ژوورا بێستا جنێوێکیە لە هەر ئەو جا هەمووشیان گەنجی ئاوا 19 ساڵ و ئەمانن هەموو ئەوانن جاکەواتە ئەو جیلە کاک دکتۆر دەستی لێ بشۆ ئەگەر هاتوو بەهۆی ئێوەمانانەوە بەهۆی ئەم لایڤانەوە کاکرێتەوە بەهۆی ئەم ڕوونکردنەوەوە خۆیان مێشتیخوانە نەکشێن و تۆ وازەوە بێنە یەکشت لە سوڕەتی المؤمنون وهروە لە سوڕەتی المعارج دووبارە بۆتەوە کەوا سوڕەتی مەکین محەممەد لە ئاەتی 5 و 6 مؤمنین دوای مردنی خەدیجە دەڵێ الذين لفروجهم حافظون ئەو پیاوانەی کە پارێزگاری لە نێوگەڵیان دەکەن إلا على أزواجهم تەنها بۆ ژنەکانیان ئەزواج جەمع بەجەمع ئاماژەی بگرن ئەوەی تر خۆیەوە ئەزمانەکەیە بەدەستەوە بڵێ بەجەمع ئاماژەی پێ دەکات یعنی چەندەها ژن ئەو ما مەلەکەت ئەیمان باشە یعنی تەواو دواتریش محەممەد کاتێک لە ڕێگای دەڵێ ئەگەر هات و عادل نەبوون ئەوەی یەک ژن یا چەند ملکل یەمین بۆتان کرا بەڵام دواتر هاتیە لەوە بزانم لە ئاەتی ژمارە 180 سوڕەتی نیسا ئەڵڵاکەیان دەڵێ دەزانم ناتوانن دادپەروەر بن بەڵام هەموو مەیلی خۆتان بە ژنێک مەدەن وە ژنێکی تر ئیهمال بکەن تۆزێک ئاوەڕگیان لێ بدەنەوە واتە نەسخی کردوتەوە جاری ببوورە فەرمو ئاساییە بۆیە من هینێکەکەم ینی خۆزگەم بمانتوانێت ینی شێوەیە بدۆزینەوە مەسەن ئێمە ئیشەکەین بۆنەوەی داهات و شێوەیە بدۆزینەوە بۆی ئەم نەوەیەشی کە ئێستا توش بووە گیرۆدە بووە کە بڕوان ناگا ئۆسلوبێک بدۆزینە ئەوانش بێنینەوە سەر ئەو خەتا مەسەن ئێستا هەر بۆ نمونە ئەوەی ئەم ئێوارێ من و تۆ بینیمان ئەو کەسە ناویچی بوو ئەوەی من گونی خۆمە بڕم و ئەویش ئەگەر هاتوو مەلاتان هێنا لەقوە کوڕێکە بوو ئەوەی کە بژیار بوو نازام چی بوو بژیار بوو نازام چێ ناشدانە مەسێسا ئەو کەسە من لەو بڕواایە هیچ لەبارەی دینەکەی و لەبارەی قورئانەکەی نازانێت بە چۆتە مزگەوت گوێ لە مەلا گرتووە ئەتا ئێستا ئەم شتانە من بۆ نووسیت کاک تۆ مسلمانەکانە تووشی هەستریا کردووە یعنی خەریکن هەمویان تووشی هەستریا بوون تەسەور ناکەن لە دینێکە کە تا ئێستا ئەمانە وا ئەزانە دینێکی جوانە محەممەدەکان ئەشرەف الخەڵقە پێغەمبەر پەیامێکی ئینسانی بۆیان هێناوە داعش مسلمان نییە کوشتن لە ئیسلامان نییە ملکی یەمین لە ئیسلامان نییە دەستدرێژی سێکسی لە ئیسلامان نییە ئەمانە ئەوان وایان بیستووە بەڵام کێشەی دورگەی بیابان ئەوەیە خۆی سەر بە هەوێ شووی کردیە جا کارە ساتەکە بەڵێ لای من بە تەلەفۆن ئاماژەی پێکردیە ئەو پیاوەی هاوسەرگیری لەگەڵی کردێ ژنێکی تری هەیە خۆی ژنی دووەمە جا لەگەڵەوە شاتی لە ئیسلامدا فرەژنی بوونی نییە وەکەوە پێمان بڵێ عومەری کوڕی خەتاب گووی خوارد عەلی بن ئەبی طالب گووی خوارد ئەبوو بەکر گووی خوارد عوسمانی کوڕی عەفان گووی خوارد معاویە و نازانم چێ و هەموو گوویان خوارد نەیانزانی تەفسیری قورئان بکەن ئیمام شافعی گووی خوارد مالکی گووی خوارد تەنانەت مشت و مڕی موسڵمانان سەبارەت بەو ئاەتە لەوەدایە دەڵێن وتنا لە زمانی عەرەبی واتە ڕوباع واتە چوار کێشەکەیان لەسەر ئەوەیە دواتر لە سوڕەتی الأحزاب کاتێک دەڵێ باشە
دلي خالصة لك وامرأة مؤمنة إن وهبت نفسها النبي أن يستنكحها خالصة لك من دون المؤمنين قد علمنا ما فرضنا في أزواجهم وما ملكت أيمانهم وات الله دلي دزانين چەند ژنمان بۆیان دیاری کردو بۆ پیاوانی تر وهروەها لە ملک اليمین واتە تەقەکان زۆر ڕوونە تەنان لەم زۆر ڕوون ئاشکرایە بەڵێ زۆر ڕوون ئاشکرایە کاک دکتۆر بەڵام یەک مەلانیە غیرەت ناکە لەبەروی دەسەڵات لەبەروی دەستکەوت ئەو دەستکەوتانەی کە چەند ساڵە بەدەستیان هێناوە ئەگەر هاتو ئەو وەکو بەڕێستان ڕوونی بکەنەوە وەکو ئێمەمانە ڕوونی بکەنەوە ئاوا لێ تێ بکەن هەر هەمووی لەدەستێن هەمووی لەدەستێن لەبەر ئەوە ناچارن کۆمەلگا بە گەمژەیی بیڵنەوە بە نەزانی بیڵنەوە هەر ئاوا بیهێڵنەوە بۆی ئاوا بەم شێوێ ئێستا ئەو مەلاجەلی لە کاک دکتۆر لە تۆ باشتر لەو دەقانە هەر دەبێت ئەزانێتەوە کاتە چۆن خۆشە بوو گومەلایەکی بێگوون کاتابێ پەنا بۆ پشتی بەرە کاک دکتۆر مناڵی بڵێ لە ژنەکەی داهاتوو دروستی بکە جا ئەوەیە کاک دکتۆر یائیتر ئەو ماساتەکە وایە بەڵام بەردەوامی تۆ دڵخۆشکەرە هەر بژی کۆڵیانی دڵخۆشکەرە ئەو هاوڕێنی ترکە بەیەکەوە ئێمە هەموو پشت و پەنادین هەچیەکمان بۆ بکرێ ئەگەر پێشمان بڵێن کۆیلە ئێمە گوێنانێ قوربان کاگەی دکتۆریان ئێمە بڕوامان بە کۆیل و بەوانە نیە بەڵام من ئێمە چەپین و بڕوامان بەچی هەیە بڕوامان بۆ شتانە نیە غەڵەت تێگەشت غەڵەت تێگەشت ئەوان حیزباتی بە کۆیلایەتی نازانن بەڵام گوێگرتن و دیفاعکردن لە گۆڵ و لە ئامانجی کەسێک من دیفاع لە ئامانجەکە دەکەم کاک دکتۆر من دیفاع لە خۆت لەبەروی خۆت ساحەبی ئامانجەکەی بۆیە دیفاع لە خۆش دەکەم ئەگوینا من ئامانجەی کە هەتا لەوە زیاتر من دیفاعی لێەکەم زیاتر لەو گۆڵی تۆ دیفاعی لێەکەم بەڵام ئەوان کۆمەڵە شتیان زۆر شتیان خۆ دوای من زۆر شتیان دوای من زۆر قسەیان پێوتم بەڵام من هەر جوابم نیانەوە من یەک دوشتم جوابی ئەو برادەرەوە بەڵام جوابی شتی ترم نایەوە چونکە من لە مەساوی ئەوانەیە نیمەوە جوابمەوە ئەزانم پیاکەزاییە سبەینێ خۆیان ئەزانن کە کێ ڕاستە و کێ درۆیە وردەوە دەیەنەوە سەر خەتەکان من ئەزانم لە داهاتوە یەنەوە سەر خەتەکانەوە ئەزانن کە ئەمەی کە ئێمە گرتومانە هەر ئەمە ئامانجە هەر ئەمە هەدەفەکە ئەپێکێت شێرێکی تر هەدەف نابێکێ هیوادارم سەرکەوتوبی کاک دکتۆریان دەست خۆش بێ بۆ ومایتەوە سپاس دەکەم کاتی خۆش بخورن کاتی شاد بزانم ئەو بەڕێزە گولبەهار شەریفی ئەگەر هات و تێکستێک بنووسی بەڕێزم بۆی وەرد بگرم بزانم هیوادارم ئێستا هاتە فەرموو ئەوە بۆم ناردی لەسەر تەنیشدا بنێ ئەگەر ئەکسپتی بکەی فەرموو سەیرە ژنێک سەر بە هەوێ شووی کردبی بێ لایت دابنێ بڵێ لە ئیسلامدا فرەژنی بوونی نییە ئای وەستا گیان من دەڵێم شۆڕشەکەی عەبدولکەریم قاسم کە نووری پاشا تیایدا سەغڵەت بوو لە ئیسلامدا فرە حورمەیی بوونی نییە وەستا گیان محەممەد لە قورئان تێنەگەیشت بوو و عومەر یەک تەنەکەی خوارد و ئەبوو بەکریش لەگەڵیدا و عەلی کوڕی ئەبی تاڵب و عوسمانی کوڕی عەفان و هەموو خەلیفەکان یەک تەنەکەیان خوارد بە حکمی ئەوەی چەندەها ژنیان هەبوو لەو دەقانە تێنەگەیشت بوون من کوردێکی ئیسمێڵ قوت لەگەڵ ئەوەش لە زمانی عەرەبی نازانم بەڵام من دێم تێدەگەم و دەڵێم لە ئیسلامدا فرەژنی بوونی نییە وابوو وەستا گیان وابوو بۆ دەنێرمەوە هیوادارم بتوانی وەری بگری جاری سێەم ناتوانی وەری بگری بەداخەوە ئەگەر خۆت کامیرەم بۆ بنێری من سوپاسە دەک ئەوەتە بۆتم نارفەرموجارشت بەڵێ نەیانزانیوە کەسیان هەمیان شافعی هەڵەی کردووە و مالکی و نازانم چی و مسلمانێکی ئیسمێڵ قوت هاتووە ئەلی مورادی فەرموو
زولفت شۆرکەوە با بدال ڕوو ژنی بچووکم بێتە لامەوە ئەم شەودامەوێ تۆ لە باوەش بگرم ژنی گەورەشم بەتەنیا بخوێ وەرە لام دەوەرە ئامینە گیانم تۆ ژنی مناڵ تەمان 9 ساڵی حرامی کردووە حەماو ئەڵڵا گیان لەگەڵ ئەوەش کار دەزانێ جاشک بۆ گاین ناشێ بەڵام حەمە و گیان لەگەڵ ئەڵڵاکەی نەیانزانیوە کسێکی مناڵ بۆ جیمەع ناشێ قڕم بەسەری لەگەڵ ئەو دینە کەر بەکەرێتی خۆی دەزانی جاشک بۆ جیمەع ناشێ کەچی ئەڵڵا گیان نەیزانی واقەت مناڵی بچووک بۆ جیمەع ناشێت ئەقڕم بەسەری نێرەکەر بە نێرەکەری خۆی دەزانی جاشک بۆ گاین ناشێ نێرەکەر بە نێرەکەری خۆی دەزانی جاشکۆڵە بۆ گاین ناشێ هەموو ئاژەڵێک بەر لەوەی نێرەکانیان سێکس بکەن لەگەڵ مێینەک دەچن دەوروبەری کونی میس بۆن دەکەن بزانن ئایا هۆرمۆنی گەورەبوونی تێدایە یان نا ئەگەر هۆرمۆنی گەورەبوونی تێدابی واتە ئامادەی تێدابی دووگیان بێ سەکسی لەگەڵ دەکەن ئەگەر تێدا نەبی لی دوور دەکەونەوە دەڵن کورە عەیبە باشە بەڵام ئەڵڵای قورئان و حەمە گیان نەیانزانیوە کچی مناڵ بۆ جیمەع ناشێ باشە سەیری ئەو کارە ساتەی بکەم بەڕێزان سەیری ئەو کارە ساتەی بکەم بەڕێزان کاکێ من قارم نەیانزانیوە کچی مناڵ بۆ جیمەع ناشێ سەیرە نەیانزانیوە نا نازانم بەڕێزم گۆرێک دکتۆر گیانێوارە باش فەرموو سەرچاو دکتۆر ئەوە شتێکی کەرکووک هاتەوە خەیاڵم بەڵێ شێخێک لە شێخەکانی کەرکووک ئەلبەتە هەموو خەڵکی کەرکووک ئەیناسیە زۆریش بەناوبانگە هەڵ ئەسا لە پێش خۆی 3 پەرداخی دائەنا 3 پەرداخ دانەیشان بەتاڵ بوو دانەیشان ئاوی تیا بوو دانەیشان عارەقی تیا بوو بە عارەقی هێشتا تێکەڵ ئاو نەکرابوو دەروێشەکانیش 100 بەرامبەری دانیشتن ئەوت سێر ئەم موعجزەیەکەن بۆتانەکەم ئەنوت چۆن یاش ئەویت ئیستا ئەم دوو ئاوە تێکەڵەکەم ئەیکەمە شیر و ئەیشی خۆم ئەوانش کەوت ماشاء الله لا حول ولا قوة بالله طبعا عارەقەی کردە ناو پەرداخەکەی بەتاڵەکەوە ئاوەکەی ترشی تێکرد طبعا ڕەنکەی ئەگۆڕەوە و شیری لێدێ اینجا ئەم لەم لە عارێ خوارەوەش لەولا سڵاواتیان لێدا هاتن دە سوبحان ماسە کرد ئیتر گەمژەییان تا ئەم ڕادەیە تا ئەم ڕادەیە گەمژەی و کەرێتی وایە ئیتر هەمووی ئاوایە هەر هەمووی وا بووە هەر هەمووی وا بووە بەڵێ چونکە ئیستاکە بۆ نمونە دکتۆر منت و هەڵبەتە کە ئێستا قسە ئەەکەین هیچ نەبێ 3000 کیلۆمەتر 4000 کیلۆمەتر نێوان من و تۆیە 4000 بەڵام کیلۆمەتر مەقسەدم ئاخە من نەمتوانێت لە خۆم ژمارەێک بدەم بەڵام ژمارەیەکی هەرواموت بەڵام ئێستاکە چی منت و پێکەوە گرێ ئەدا کە قساکەین ئەنتەرنێتە بەڵام من ئەوەنە ئەڵێم ئەوانەی کە هاتنە لەسەر ڕووی ئەم زەمینە کە خوانەکو پێغەمەر نواندووە عەلە ساس لەگەڵ خوایە قسەیان کردووە ئەو کاتە ئەنتەرنێت نەبووە بەچی قسەیان کردە یا ئەڵێ چوومە بۆ لای خوا قەمەرە سناعیش نەبووە یعنی درۆی شاغدار
ئینسانە ببێتە هۆش خۆی لێ ئەوە ناڵم زیاد کرد ڕێز و حرمەتم هەربژی زۆر سپاس بۆ بەشداری کاکێ منی ئازیز زۆر سپاس هەربژی ئەلی مرادی جارێکتر دواتر دووبارە هەوڵ دەین و بزانێت گولبەهار شەریفی وەربگرین دنیایەکی سەیرە گوڵم خۆت سەر بە هەوێش و بکەیت بێ بڵێ لە ئیسلامدا فرەژنی بوونی نییە دەکەواتە تۆ بە زینا مادام فرەژنی لە ئیسلامدا بوونی نەبێ و تۆ سەر بە هەوێشت کردبێ دەکەواتە تۆ زینای لە حاڵەتی زینای لە حاڵەتی زینادا دەژی وایە نە لەسەر تەنیشدانەی مۆبایلەکەت من دڵنیام وەردەگیری ئاوا سەرچاو بەڕێزم یاخی وەرناگیرێ نازانم بۆ جارێکتر دەی هیوادارم وەربگیرێ لا حول ولا قوة إلا بالله جارشتر دەبی مۆبایلەکە لەسەر تەنیش دابنی ئاوا نەک ئەوها ئاوا دابنێ زەحمە نەبێ ئاوا دیکلاین دەڵێ دیکلاین دەکات دەڵێ ڕەت دەکاتەوە ئەلی مرادی وەربگرین نازانم بۆ دەکرێ بچیتە سەر پیجی یەکێک لەو بەڕێزانە شێریان کردێت لەوێوە بیتە لایڤەکە بزانم ئەوها فەرق ناکە بۆ من ئەو کەسانێک کە ئەو لایڤەیان شێر کردیە بچی لە ڕێگای ئەوانەوە داخل بی جاروەیە ئەوە سوودی دەبێ نازانم بەداخەوە نازانم بۆچی کێشە چییە ئەگەر ئاوا بکەی بزانین جار سوودی دەبێ دەتوانین ئاوا ئەگەر چووی بگەڕێەوە و تێکستێک بنووسە بڵێ ئۆکەی ئەوەی وەرد بگرین مام فەرهاد فەرموو بزانین فەرموو کامێرەم بۆت نارد سڵاو دکتۆر گیان سەرچاو هەربژی چۆنی هەواڵە قورباتم سپاسەکەم بەڕێزت چۆنی هەمولایەت باشن زۆر باشم هەربژیت وەڵا لە نوکتەیەک ڕادەست پێ دەکەم ئەگەر کاتم هەبێ وتیان وەختی خۆی شێخ محموود دەروێشێکی هەبووە شێخ محمودی حەفیز دەروێشێکی هەبوو هەموو ڕۆژێ لای خەڵک گوتیەتی شێخ محموود بۆ نوێژی جومعە دەچێتە مەککە لەوێ نوێژی جومعە دەکا و دەگەڕێتەوە درێیەکە زۆر گەورە بۆی دەروێشەکانی دیکە چوونەتە لای شێخ محموود گوتیانە یا شێخ دەروێش عەبدوڵڵا زۆر درۆی گەورە دەکا خەڵک دەڵێ شێخ محموود چۆتە مەککەی بۆ نوێژی جومعە و دەگەڕێتەوە شێخ محموود بانگی دەکا دەڵێ دەروێش عەبدوڵڵا من نەچووم بۆ مەککەی هەر قەت نەچووم درۆی وا مەکە و نەسیحەتی دەکا و دوایەوە کە نەسیحەتی دەکا شێخ عەبدوڵڵا بۆ ماوەیەک درۆیەکەی ترێک دەکا ئەو جاسەل لە نوێ ئەو درۆیە دەکاتەوە یەکێک لە دەروێشەکان دەڵێ ئەرە شێخ محموود نەیگوتە من نەچووم ڕێوتی شێخ محموود گوێی خوارد بۆ خۆم دیتم چوو ئەزا ئاینیشێت ئەو ئیسلامیانەش ئەوان پێ ناخۆشە دەم خۆش لەگەڵ پاکستانیەک لەسەر کار بووین پێکەوە لەسەر ئەو ژنەی کە لە پاکستان حکم دراوە 9 ساڵ ناوم لەبیر چۆتەوە ئەو مەسیحیەکە بەڵێ خۆی پۆڕانە دەگیرا لەسەر تەلەفۆنی دەیگوت بیکوژن کێڵ هەر دەمرۆ مشگوتم بۆ بیکوژن مەگەر حکمی خۆی وەرنەگرتووە 9 ساڵ بەڵێ ئەتۆ هەتا ئێوارە دەڵێ دینی ئیسلام دینی ئاشتیە ئەتو کامە دینی ئاشتی
ئێوە هەر دەقی قورئانتان بۆ دەخوێنینەوە دەقی قورئان بە قەولی دکتۆر پشتیوان دەڵێ پێتان ناخۆشە خۆ ئێمە تەوهینمان بە قورئان دەکردو ئێمە سوکایەتیمان بە قورئان دەکردو قورئان دەڵێ فرەژنەی هەر ئێستا کە ئەو خانمەگوتیەتی فرەژنەی نییە نی زۆر ژنبوون نییە بەڵام هەیە یان خوشک مارەکردنەوە هاتو وەختێکە ئینسانێک کە براژنی هەیە پێی دەڵێ براژن خوشکە لە ئیسلامدا بەس دوایە کە برایەکەی دەمرێت ئەگەر جوان بێەوە بۆ خۆی مارەی دەکاتەوە گەرداشێریش بێ دەڵێ خوشکی خۆمە بەروابکە هێشتا کفنی براکەی زەرد نەبووە لەگەڵی دەخەوێ و دەیگەوزێنی بەڵێ دەیگەوزێن ێزار گوتم بە ئەو هەموو ئەوە دینەکەتانە دووەم مەسەلەی ئەوانە بابە بە هەل لە ژنی گەڕێن کوڕە هەتی و بازی وڵاتی وێرانکی لەنا ئەو شێخ و مەلا و سعودیەکاندا لە ژنی هەرگەڕن با دوژن و سێژن و چوارژنەش بێنن قەیدی نییە بەڵام گوتم با بە ئێوە لەنا ئەوەتان تە پەریتان هەیە پەری لە بەهەشدا کاتێک کە باسی پەری دەکەن ئەدی ئەوە چییە کە باسی شێخەکانی سعودیا دەکەین ئەدی ئەوە چییە بەداخەوە ئەوانە کە هیچیان پێ نامێنێ پێیان ناخۆشە کە قورئانیان بۆ ژڕوون دەکەوە یان کە پێیان دەڵێ ئەوە واقعیەتی قورئانە دەنا هیچ کەسێک نە بەڕێست و نە هیچ کەسێکی دیکە سوکایەتی بە قورئان نەکردە قورئان ئەوە ناوەڕۆژەکەیەتی ئێمە وەرجێڕین قورئان ئەوە ناوەڕۆژەکەیەتی کە ئێمە دەیبینین بەکردەوە لە وڵاتە ئیسلامیەکان سیرگە کاکە برا هەر بەرنامەیەکم 2 سعات بووە بابەتێکم پێشکەش کردیە بۆچی 2 سعات بووە خۆی دەکرا 45 خولەک بێ بە کوردی پێیان بڵێم و تەواو بەڵام بە حکمیەوەی ئاماژەم بەسەر چاوە کردیە لە کامە لاپەڕی پەرتوو بکە بە عەرەبی خوێندیتمەوە اینجا وەرم جێراوە بۆ کوردی لەبەرەوە کاتەکەی دەبڵ بووە خۆکارەکەی ئەوە بووە بەڵێ ڕاستە من بە یەک خولەک تەواو دەبێت باش هەر ئەو کابرا پاکستانی قسم لەگەڵ گوتم باشە تو هاتوویە وڵاتێکی کافر بۆ هاتوویە کەنەدا هەرچەندە تو ئازادی لەکوێ بژێ بەس بۆ ناچی لە سعودیا داوای پەناهەندەیی بکەیت بۆ ناچی لە ئێرانی ئیسلام داوای پەناهەندەیی بکەیت 22 وڵاتی عەرەبیمان هەن هەمویان موسڵمانن وایە وەڵا هاتوومەتە ئێرە ئەوەی بکەمە رەسی پێ دەڵێن لە وەکو چۆن بۆ جیهاد نانا ئەوەی کە بۆ نمونە حاڵەتێک زەکاتی بەکارهێنا ئەو کافرانە حەقی خۆیانە لێیان بستێنین کە چۆن بۆ نمونە بەڵێ بەڵێ هاتووم لێرە ئەو وڵاتە کافرانە لێیان دەستێن و بۆ برا موسڵمانەکانی دەنێرم ئەوە بیر دەکاتەوە بەو عەقڵیەتەیەوە لێرە ئاگای لە خۆی نەبوو لەسەر کار خەریک بوو ملی بشێت و لە ڕووی جەماعەت هاواری دەکرد دەبێ بیکوژن ئەو ژنەی لێرە بوو یعنی ئەو ئەبزانە لێر ڕا خۆی بۆ ڕانە دەژیت ئەزا دینی محەممەد هەر ئەو دینەیە کە لە مزگەوتەکاندا شێخ زانای بەرەم هێناوە لە کام مزگەوت هەیە منداڵ تەجاوزی پێ نەکرابێ منداڵ دەستدرێژی سێکسی نەکرابێتە سەر لە کام تەرکیە و لە کام شوێندا هەیە کە منداڵ بە ساغی دەرچوو بێت ئێزا بۆ پێیان ناخۆش کاتە ینی ئەوە کێشەکە ئێمەیە کە واقعیەتی ئیسلام لەوەیدایە کە ئەمە لێرەوە هەتا ئوسترالیای دەستخۆشی لە تو لەو هەر بژیت لا من دەنجی قەتع بوو دەنجی قەتع لە نییە هەر بژی زۆر سپاس بۆ بەشداریت پیشانم گولبەهار شەریفی گەڕایەوە ئەگەر بێ قسە بکاتن باوەری بگرین ئەگەر هاتەوە بۆی وەری بگرین بزانین وە بزانم نەهاتەوە ئۆکەی بزانم ئێستا کە باوەری بگرم بزانم دەتوانی وەربگیرێن فەرم بەڕێزم هیوادارم ئەو جارە وەربگیرێ وەرنەگیرە کڵۆس ئەوە بزانم شەحنەکەشی تەواو دەبی مۆبایلەکەم شەحنەکەی تەواو بوو بەداخەوە ئەوە گولبەهار شەریفی فەرم دەی خەمە سەر شەحن مشکل نیە هیوادارم وەربگیرێ بۆی وەرنەگیرە هەم دیسان بەداخەوە بۆی وەرنەگیرە زۆر ناخۆشە بەڕاستی جارێکتر گولبەهار شەریفی بۆم ناردی ئەگەر بتوانی وەربگری وەرنەگیرە بەداخەوە وا بزانم بێسوودە من لێرەدا کۆتایی بە بەرنامەکە دێنم کاتێکی شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین